بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە ئەڵلقەیەکی نوێی پامی ڕۆژ هاتینەوە خزمەتان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستی و بەختەوەریتان بۆ دەخوازین ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردن دەخوازین کە بەدڵ و دەرونێکی ئارامەوە گوێبیستی تەواوی بەرنامەکەمان بۆی کاسود مەمن لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان. سڵای خۆتان لەبێ بینەران لە هەر شوێنێکەوە بینەربانن هێوادارین ئارامی و خۆشبەختی بێتە میوانی دڵەکانتان ڕۆژ لە پامی ڕۆژەوە بە کۆمەڵە بڕگە و بابەتەوە لەگەڵ هاوکارانم لە خزمەت ئێوەیان پێشکەشتانێکین و هیوادارین بەدڵسان بێ ڕۆژ با کۆمەڵە بڕگە و بابەتەوە هاتوونێتەوە بێگومان تەوەری یەکەممان تایبەتە بێ بە باسکردن لە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا تا چەندێک ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان دەستکراون و دەبینین کە ڕۆژانە بەداخەوە ڕۆژنامەنووسان دووچاری هەڕەشە و گرتن و کوشتن و چەندین نمونەی وەرچاومان بینیوە بۆچی کار ناکرێت لەسەر ئازادی ڕادەربڕین بۆچی بە دروشم دەوترێت کە ئازادی هەیە بەڵام کاتێک دێتە سەر واقع دەبینین کە ڕۆبەڕی توندوتیژی و کۆمەڵێک کشتی نامۆ دەبینەوە لەلایەن دەسەڵاتەوە بە تایبەتیش لە لایەن سەرەتەری میترۆ ئەمڕۆ باس لەوان دەکەین کە وەکو سنتەرێکی ڕۆژنامەوانی ئەو ئامارانەچین تا چەندێک پێشەلکاری کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و ئەو داتا ترسناکانی کە لە کوردستانە هەیە دەکرێت چ ترسناکێکی تر لە دوای خۆی بهێنێ و ئەمە باردۆخی ڕۆژنامەنووسان بەرەوکوێ دەبا زیاتر باسی ئەم تا بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان لە تەوەری یەکەمدا و بزانین ئاخۆ ئازادی ڕادەربڕین لە کوردستان بەتایبەت بە ڕۆژنامەنووسان چۆنە. بەڵازان لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە دابەزاندنی کێش دەکەین لە ڕێگەی سیستەمی خواردن و هەروەها وەرزشکردنەوە بزانین ڕێوشوێنەکان چین چۆن لە ڕێگەی ئەم دوو بابەتەوە بتوانین کێشی خۆمان دابەزین و تایبەتوانێت کە کێشیان زیادە ئەم تەورەیە کە بۆیان گرنگە وروها باز لەوەش دەکەین کە ئایا کەسانێک هەیە دەرفەتی ویان نییە بچنە هۆڵەکانی لە جوانی وە بتوانن وەرزش ئەنجام بدەن ئایا لەگەڵ جێبەجێکردنی سیستەمێکی ڕێکوپێکی خواردندا لە ماڵەوە ئەگەر کۆمەڵێک وەرزش بکە ئایا دەتوانێت کێشی خۆی دابۆزێنێت وەروها باز لەوش دەکەین کە ئەو کاریگەریە خراپانە چین کە لە ئێستادا لە نێو سۆشیال میدیادا لێرە لێ دەیبینی بە شوازی ئۆنلاین کۆمەڵێک دەرمان بۆ دامەزانی کێش دەفرۆشێت ئایا ئەمانە تا چەند زیانی هەیە چۆن وریای ئەو بابەتانە بین وەروها باز لەوش دەکەین کە باشترین سیستەمی خۆراکێک کامەیەکە کێشمان پێی دابەزێت و کاریگەری هەبێت لەسەر تەندروستیمان وەروها لە تەوری سەی بەرنامەکەماندا باز لە ژیان و خەباتی مامۆستا ناسیح مەلا ساڵح بامۆکی دەکەین وەک هەمیشە تەوەری پەیامەکانی ڕۆژ تایبەت دەکەین با و کەسایەتیانی کە کاریگەریەکی باشیان هەبوو لە کۆمەلگادا کە خزمەتێکی زۆریان بە ئاینی پیرۆزی ئیسلام و بە کۆمەلگا کردووە لە تەوری سەی بەرنامەکەماندا بەس لەو کەسایەتی گرنگە دەکەین کە ژیان و خەباتی بۆ ڕابوونی ئیسلامی تەرخان کرد بۆ ئاینی پیرۆزی ئیسلام تەرخان کرد گوێزگەیەک بە لە ژیانی باز دەکەین زانین ئەو چۆن ژیانی بەڕێ کردووە چۆن خزمەتی بە کۆمەلگا و بە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە. با سەرەتاش بینەری پلەکانی گەرمابین لە شار و شارچکەکان دەچینە لای کەشوهەوا.
دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان لەک لە چاوەریەکەمدا باس لە بابەتێکی گرنگ دەکەین ئەویش کە ڕۆژانە بەداخەوە بە بەرچاوی خۆمانەوە دەبینین کە جیاوازێکی زۆر دەکرێت لە پیشەی کاری ڕۆژنامەوانیدا دەبینین لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر ئەم جیاوازیە دەمێنێ تان لە دەستگایەکی ڕاگەاندنەوە بۆ دەستگایەکی تری ڕاگەاندن دەگۆڕێ بۆچی ڕۆژنامەنووسان ناتوان لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی ئازاد بتوانن ئەو پیشەیان پەیڕۆ بکەن و بتوانن بە شێوازێکی حاق بێژی و ئەوەی کە ئەیانەوێ و لەسەر ڕاستیەکان بنووسن بەڵام بەداخەوە ئەمە دەبینین کە لە هەرێمی کوردستانە تا ڕێژەیەکی بەرچاو کەمە و بەداتا و بە ئامارەکان هەمیشە دەوترێت کە ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی بەردەوام دووچاری هەڕەشە و کوشتن و چەندین زیندانی کردن و چەندی شتی تر دەبنەوە کە بەداخەوە ئەمە کارێکی ترسناکە و پێویستە گرنگی بدرێ بە لایانی پیشەی ڕۆژنامەنووس بتوانێت کارێکی خۆی بە باشی ئەنجامدا ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەری سنتری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان باسی ئەم بابەتە دەکەین کە ئەویش زۆر بەڕێز کاکدیاری محەممەدە بەخێر بی کاکدیاری ئامادەبوون دۆخی ئێستای ڕۆژنامەنووسان لە کوردستانە چۆن؟ بەڵێ سەرەتا سلااو لە بەڕێستان سلااو لە تاوای بینەران دیارە ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ئەگە بە شێوەیەکی مطلق بڵێ نییە ڕەنگە زۆرێک لە بێئینسافی بێ بەڵام مشکلەکەوەیە لە هەرێمی کوردستان ئازادی ڕۆژنامەنووسی هەیە کاری ڕۆژنامەنووسی بە یاسا ڕێکخراوە کۆمەڵێکی یاسای باش هەر چەندە ملاحەزات لەسەر یاسایانە هەن بەڵام تا ڕادەیەک یاساکان یاسای باشن بەراورد بە وڵاتانی تری ناوچەکە بەڵام ئێمە مشکلەمان لەگەڵ ئەوەیە لەگەڵ تەوقیتەکان ینی کاتێک کە ململانە سیاسەکان تو دەبنەوە کاتێک کە بە ژەوندەکانە کەوتنە بەترسیەوە هیچ بەهایەک بۆ ئازادی ڕۆژنامەنووسی بۆ ئەو یاسای نامێنێتەوە کە لە پەرلەمانی کوردستان دەرکراوە بۆ ئەوەی کە پێی دەوتێت ئازادی ڕۆژنامەنووسی ئەکەوێتە ژێر هەڕەشەوە ئەگەر ئێمە تەماشا بکەین لە ماوەی 2 ساڵی ڕابردوو زیاد لە 30 راپۆرتی نێودەوڵەتی هەیە لەسەر هەرێمی کوردستان کە هەمویان باسەوە دەکەن کە هەرێمی کوردستان لە ڕووی ئازادی ڕۆژنامەنووسی لە ڕووی ئازادی ڕادەربڕینەوانەیە تەراجعی کردووە پاشەکشی کردووە باسەوە دەکەن هەرێمی کوردستان ژینگەیەکی مەترسناکە بۆ کاری ڕۆژنامەنووسی باسەوە دەکەن داوا ئەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێز لەو یاسایان لانی کەم ڕێز لەو یاسایانە بگرێت کە خۆی لە پەرلەمانی کوردستان دەری کردووە بۆی بەشەوەی گشت توانین بڵێن ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان مەشاکلی زۆرە ئاسەنگ و بەربەستی زۆرە و ئەو ژمارە زۆری پێشەلکاری کە ساڵانە تۆمار دەکرێت نیش سلمێنەری ئەو قسەیان کە ئازادی لە هەرێمی کوردستان جارێ هێشتا ئەو دروشمە نییە کە بانگەشی بۆ دەکرێت زۆر باشە کاک دیاری لە هەرێمی کوردستاندا ئەو گرفتانە چین کە بەردەوام وای کردو کە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری با بڵێن زیاتر ئێمە کە باز لە ئازادی ڕادەربڕین دەکەین نەک بۆ ڕۆژنامەنووسان بۆ تاکەکانی دیکەش کە زۆرجار ناتوانن بە ئازادانە ڕێی خۆیان بڵێن یعنی ئەو گرفتانە چین چی وای کردو کە ساڵ لە دوای ساڵ خراپتر ببێت و ئامارەکان ئەومان پێ دەڵێت کە دەزانین ئەنی ساڵ لە دوای ساڵ خراپتر بوو لەگەڵەوەی کە دەسەڵاتداران دروشمی ئازادی ڕادەربڕین و کۆمەڵێک بابەت بەرز دەکەنەوە بەڵێ دیارە ڕەنگە هۆکارەکان زۆر بن بەڵام ئەوەی کە دیار بن پێمان وایە کەمیان بەژۆندی سیاسی ینی بەژۆندی سیاسی بەژۆندی شخصی لایەنەکان لە هەرێمی کوردستانەوە هۆکارێکی ڕێزیە بۆ ئەوەی کە ئازادی ڕۆژنامەنووسی تەراجع بکات و ئازادی ڕادەبڕین بەشێکی گشتی لای هەمووان ڕوونە ئێستا هەرێمی کوردستان لە کۆمەڵێک قەیرانی گەورەیە قەیرانی ئابووری قەیرانی سیاسی قەیرانی خزمەتگوزاری قەیرانی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی وای کردووە کە مەشاکلەکان زۆر بن وە کاتێک کە ناڕەزاتەکانی شەقام زۆر بن خەڵک کەیتە سەجادە داوای مافی خۆیەکە ڕۆژنامەنووسان کە دەیانەوێت ئەم ڕووداوانە بگواسنەوە بۆ ڕای گشتی و لە هەمان کاتە چالاکوانان کە یانەوێ بەشداری و ئەو مافەی کە بە یاسا هەیەە پراکتیکە لە شەقامە بۆیە ئەمە وا دەکات کە بەژەوەندەکانی دەسەڵات بکەوێتە مەترسیەوە بۆیە دەسەڵات نایەوێت ئەمانە ئەم بەژەوەندیانی بکەوێتە مەترسیەوە بۆیە بەردەوام دەوێت بەربەست بۆ ئەم بابەتە دابنێت لایەکیانەوە ئەوەی کە بابەتی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان تەراجعی کردووە ئەو ژمارە زۆرەی پێشەلکاری کە ئەکرێت ئەقڵێتی حکومڕانیە لە هەرێمی کوردستان بەرامبەر بۆی کە بەردەوام ڕۆژنامەنووس و کەناڵەکانی ڕاگەاندن وەک دژمنکارێک مامەڵی لەگەڵدا دەکات وەک ئەو مامەڵی ناکات کە بە یاسا کاری ڕۆژنامەنووسی بە یاسا ڕێکخراوە و وەکو پیشەیە کە چۆن فەرمانبەرێکی حکومی کاتێک کە لە مؤسسەیەکی حکومیە کار دەکات و کۆمەڵێک امتیازاتی هەیە و کەس بۆی نیە دەستدرێژی بکاتە سەر بە هەمان شێوە بە یاسا ئەو مافەی راوە بە ڕۆژنامەنووس کاتێک کە ڕۆژنامەنووس لە شەقام لە ئەرکی میدیایی خۆیدا دەبێت
هەچ کەسێک دەستێکی کاتە سەری وەکوێت دەستێکی کرد سەر فەرمانبەرێکی دەوڵەت کە لە کاتێکا بەداخەوانە بینیمانە لە چەند ساڵی ڕابردوودا بەردەوام ڕۆژنامەنووسان بە تایبەتی لە کاتی خۆپیشاندان ناڕەزاتەکان چۆن لەلایەن هێزانەکانەوە بە ڕێگریان لێ دەکرێت پێشکاریان بەرامبەر دەکرێت ئیهانە ئەکرێن و سوکاتیان پێکرێت بەڵام نەمان بینی هیچ کاتێک وەکو فەرمانبەرێکی میری ئەو مافەی کە بە یاسا بۆی فراهم کراوە لە ئەرزی واقعدا بەرهەم بێنێ ئەم بۆی ئەمە عقلێتە شوای کردووە کە پێشکاریەکان زیاتر بێتەوە بابەتێکیان بابەتی سەرۆنەبوونی یاسا یعنی لە هەرێمی کوردستان لای هەموو ڕوونانی گومانێکی لەسەر دەسەڵاتی دادوەری و سەرۆبوونی یاسا و بە جۆرێک لە جۆرەکان بێئومێدیەکێک لە دەسەڵاتی دادوەری ئەمە وای کردووە کە ینی ئەو کەیسانی کەیسی ڕۆژنامەنووسانن ئێمە لە حکمی کە لە ساڵان هەڵسین بە چاودێریکردنی دۆخەوە بە دۆکمنتکردنی و پێشکاریانی کاکرێ لە ماوەی ڕابردوودا بینیوانە ینی بەشێکی زۆری ئەو کەیسانی کە لە دادگا بوون یان ڕۆژنامەنووسەکان براوە نەبوون تایدا یاخود ئەوەیە کە لە باشی حاڵتا ڕۆژنامەنووسەکە دۆڕانە بێتی و چەند حاڵەتێکی کەم نەبێت کە ڕۆژنامەنووسەکە بردبێت ێوانەیە و بەردەوام ئەوانەی کە پێشکاریشیان کردووە سزا نەدراون بۆی ئەمە زمینی خۆش کردەوە بۆی کە چی هەڵسێت لە هەرێمی کوردستان پێشکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بکە و ئەوەشمان بیر نەچین لە چەند ساڵی ڕابردوو ئەگەر ملاحەزەمان کردبێت بەردەوام دەسەڵات بوون هێزە ئەمنیەکان بوون کەسانی باڵادەست بوون کە پێشکاریان بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکەن بەڵام پشنگیکی وان ناتەندروستیان خۆڵخان و ئێستا کە هەموو کەسێک ئەتوانێت پێشکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کە بۆ نمونە لە کاتی خۆپیشاندانەکانە چەندانەت هاوڵاتیانی ئاساییشن کە لە ڕۆژنامەنووسان بە دنیایی و ئەوان زمینەکەیان خۆش کردو بۆی کە کەس سڵ نکاتەوە لەوەی کاتێک کە پێشکاری بەڕامبەر بە ڕۆژنامەنووسانەکە کەس لەسەری ناگیرێت بۆیە ینی ژنگێکی وا دروستکراوە هەموو کەس دەتوانێت پێشکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان کە بە دڵنیایی ئەوانێ بەداخەوان ینی حاڵەتە بۆ کە ڕۆژنامەنووس کە کەسە بۆ کە متهمە بووی کە پێشکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کردو بەڵام بینیمانە خەڵاتیش کرد کاتەم پرسیارکەی من لەمەیە با بزانانی عین زیاتر لەوە تێبگەین تۆ زۆر باست لە یاسا کرد ئایا بەڕاستی یاسا هەیە بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووس یاخود ئەوە تا جێبەجێ ناکرێت یاخود بەسەر کەسانێکا جێبەجێ کرێتەوە بەسەر کەسانێکی ترا جێبەجێ ناکرێت ئەمە بۆ چێگەڕێتەوە ئەگەر یاسایەک هەیە بۆچی هەمووان ناگرێتەوە بۆچی هەمووان ناتوانن مافی خۆیانی لێ بەدەست بێنن بەڵێ دیارە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسا هەیە کە پەیوەندە بە کاری میدیایی و کاری ڕۆژنامەنووسیەوەیان یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسای کاری ڕۆژنامەنووسی و یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی بەدەستکەوتنی زانیاری و هەروە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 تایبەت بە ڕێکخسی فریکوێنسی لە هەرێمی کوردستان و یاسای چاپەمەنیەکانی شەوەی کە پێشترا دەرکراوە ئەم کۆمەڵ یاسا ئەگەر بە ڕۆڵە سریانکەی بەدەر لە ڕێنمایەکانی ژمارەیەکی ساڵی 2014 هەر سێ یاساکە یاسای تا ڕادەیەک باشن کە مکوڕیان تیا هەیە هەندێک مەشاکیلی تیا هەیە هەندێک بڕگەی تیا هەیە مەتاتیە ینی دادوەرەکان نتوانن بە شێوازێک لە شێوەکان بە میزاجی خۆیان و بە تەحلیلی خۆیان یاری پێ بکەن ینی کەی بیانەوێت خۆی جێبەجێکی کەی بیانەوە توانن بە شێوازێککە یاری دەستکاری بکرێت بەڵام سەرڕە ئەمانە هەمووی یاسای باشن بەڵام گرفتەکە لەوەیە کە یاساکان خۆی جێبەجێ ناکرێن مەسەڵ لە هەرێمی کوردستان بینیمانە لە ساڵی ڕابردوو ساڵی 2020 78 کەیسی دادگاییکردنی ڕۆژنامەنووسان لای ئێمە تۆمار کراوە کە هەمویان بەدەر لە یاسایی کاری ڕۆژنامەنووسی بوون هەمویان گەڕاوەوە بۆ یاسای قەدەغەکردنی خراپەکردنی ئەمریکانی پەیوەندی کە لە کاتێکا ڕۆژنامەنووس یاسایکی تایبەتمەند بەخۆی هەیە بۆیە پێویستە کاتێکە ڕۆژنامەنووسێک ئێمە ناڵێن ڕۆژنامەنووس هەڵە ناکات ڕۆژنامەنووسیش هەڵە دەکات و مرۆڤ هەموو مرۆڤێک کاتێکە کارەکە کاری باشەکە کاری خراپەکە کاتێکە خراپی کرد پێویستە محاسبە بکرێت بەڵام بەو یاسایی کە تایبەتمەندە بەڵام گرفتەکە لێرە لەوەیە ینی هەندێک جار نیەتێک هەیە بۆ ئەوەی کە یاسا وەک تۆڵەکردنەوەیەک بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەکاربێنن ئەمەیەک حاڵی کەشیان لە شارەزای دادگاکانە ینی ئێمە بە حکمی کە هەستاوین بە چاودێریکردنی پرۆسەکە لە هەندێک حاڵەتە تێبینیومان کردو کە بەداخەوە هەندێک دادوەر شارەزایکی تاویان لە یاسای ڕۆژنامەنووسیان نییە ڕاستە دادوەری باشن ساڵانێکی زۆر ئەزمونێکیان هەیە بەڵام بە جۆرەکان مامەڵیان لەگەڵ کەسی ڕۆژنامەنووسانە نەکردو و ئەو یاسای ژمارە 35 ساڵی 2010 پێویست شارەزای نین و ینی بەداخەوە دادوەر هەبووە فەرقی ڕۆژنامە و گۆڤاری نەکردو لە دادگاییکردنەکە کامە خۆی جیاوازێکی زۆری هەیە ینی ناکرێتەوە کەسێک فەرقی گۆڤار و ڕۆژنامە نەکات بێت حکم لەسەر قەزەیەکی ڕۆژنامەوانی بدات و ئەمە جانبێکیان ئێمە یاسای مافی بەدەستکەوتنی زانیاریمان هەیە ئەم یاسایە یاساکی زۆر کوالیتی بەرزەکە هەندێک جار باسەوە دەکرێت کە یاساکە
ئەوە کوالیتی بەرزە ناتوانێت لە کوردستانە یاسایکی وا کوالیتی بەرز کاری پێ بکرێت لەگەڵ ئەمەش حکوومەت خۆی ینی بە جۆرێک جۆرەکە ئەو یاسا ئەوە باش دەرکەوە حکوومەت ئێستا پەشیمانە لەوەی کە چۆن ئەم یاسای جێبەجێکە ینی نازانێت چۆن مماطڵی پێ بکات چکە ئەم یاسایە یاسایکی گرنگە ینی ئێستا لە هەموو دنیاە بابەتی زانیاری یەکێکە لە بابەتە گرنگەکان کە پێویستە نەک بەتەنها بۆ ڕۆژنامەنووسان بۆ هەموو هاوڵاتیان کە یەکەم مەبدەئی شەفافیت لە وڵاتە بابەتی زانیاریە و ئەم یاسای لە کوردستان هەیە بەڵام تاکو ئێستا وەک پێویست جێبەجێ نەکراوە و بەداخی شەوانێکە دەستی سەربەخۆی مافەکانی مرۆڤ مولزم کراوە بۆی کە ئالێت بدۆچێتەوە بۆ جێبەجێکردنی یاساکە دەستی سەربەخۆش تاکو ئێستا نەیتوانیوە سەرکەوتوو بێت لەو پرۆسەیە و ئەم یاسا بارەتە قۆناغێکی کەوانێ و خاڵێکی کەش کە گرنگە لە بابەتی یاساکان پێم خۆشە ڕێنمایەکانی ژمارەیەکی ساڵی 2014 کە ئەم ڕێنمایانم پێم وایە کە هەندێک خاڵ و بڕگەیتی هەیە کە پێشەوانی یاسای کاری ڕۆژنامەنووسیە بەداخەوانە لە حکوومەتی لە هەڵە نەبم لە ساڵی 2014 کابینەی هەڵەدەم حوتەکە کۆتایی کابینی حوتیان بیدادی کابینێش غەڵەندم کابینی کۆتایی کابینی حوتە بەداخەوانێ ئەم بڕیارە دەرچووە و پێویستە ئەم بڕیارانە ماوەڵی پێ نەکرێت هەرچەندە کە پێچوانی یاساکاری ڕۆژنامەنووسی بەڵام بەداخەوانە زۆر جار دەکرێتە پاساو بۆی کە جۆرێک لە جۆرەکان ئەفزەڵەت دەیرێ بە ڕێنماییەکە لەسەر کاری یاساکاری ڕۆژنامەنووسی کە خۆمی نابێت بڕیار خۆتی یاسایەکی بێ یاساکان بەهێسرن بەڵام بەداخەوە زۆر جاریش بینیمانە ئەو ڕێنمایی کە دەرکراوە زاڵ بۆ بەسەر یاساکای کامەش گرفتی زۆری دروست کردەوە کاک دیاری قەتیسکردنی ئازادی ڕادەربڕین یاخود پێشێلکردنی مافەکانی ڕۆژنامەنووسان لە ڕێمی کوردستاندا ئەین پێدوانیە دەسەڵات بەرەو ئاقارێکی خراپتر دەبادیانی ئەوان لەوانەیە پێیان وا بێت کە ئەمە هۆکارێکە بۆ مانەوەیان و ئەمەوە ئاکات کە ئەو ئازادی ڕادەربرنی کە هەیە قەتیسی بکەن و نەهێڵن بۆی کە کۆمەڵێک دەنگی ناڕازی نێڵن یاخود کۆمەڵێک بابەتی گرنگ لەبارەی گەندەڵ و لەبارەی خراپ بەکارێنانی دەسەڵاتیانەوە بخرێتە ڕوو بۆ کۆمەلگا پێدوانیە کە ئەمە بەرەو ئاقارێکی خراپیان دەبات وە چ کاریگەرێکی دیکەشی دەبێت لەسەر کۆمەلگامان بە دڵنیاییەوە یان ئێستا ئەم جۆرەکان فەوزایە دروست بووە لە ئەعلامانی ئەگەر تۆ تەماشا بکەی دەسەڵات یعنی بە تایبەتی دوو هێزی دەسەڵاتدار لە کوردستانە بە جۆرێک مامەڵیان کردو نەک بە تەنها لەگەڵ میدیایە لەگەڵ زۆربەی ناوەندەکان ینی لە منتیقەی هەولێر ڕێکخراوێ دروست بێ دێن لە سلێمانی هاوشێوەکەی دروست دەکەنەوە کەناڵێک پێیجێک دروست دەبێت لە سلێمانی لە هەولێر هاوشێوەکەی دروست دەکرێتەوە بە وای کردوانی لەسەر ئەساسی پیشەی بوون نییە و هاتوون ئەو میدیایانەی یاخود ئەو ناوەندانەی کە میدیایەکی پیشەی بوون توانیوانە پەیامی ڕاستەقینی میدیا بگەێنن هاوشێوەکی فێکیان بۆ دروست کردووە یعنی زۆر کەناڵی سێبەر دروستکراوە زۆر پیجی سێبەر دروستکراوە بە تایبەتی لە سوۆسیال میدیا جۆرێک لە جۆرەکان وای کردووە کە ئەنی ئەو دۆخی خولخانیان فەوزایەکی دروست کردووە ئەم فەوزایە وای کردووە کە ڕاستیەکان ون بێت ئەمە لە لایەکیکەیانێ ئەوەی کە بەڕێزت باست کرد تا چەندێک لەوە دەترسێت یاخۆ چەندێک تەسی دەبێت لەسەری پێم وایە بە دڵنیاییەوە ئەوان ترسیان لەوە هەیە کە پێگە و سوڵتەی خۆیان بەرژەوەندەکانی خۆیان بکوێتە مەترسیەوە بۆی لە ڕێگەی ئەم دروستکردنی ئەم چەناڵانەوە هەروەها ئەو زەمینە سازی کە کردویانە یاخود ئەو فەوزایی کە دروستیان کردووە ناو ساحەی ئەعلامی کوردیا وایان کردووە کە ڕاستیەکان بشێوێ ئێستا بەداخەوانیانی زۆر جار قوربانیەکان کە زوڵمیان لێ دەکرێت بە شێوازێک شۆرەکان دەرناکەن و بە پێشەوانە شەوانێ بۆیە من پێم وایە تەسیری هەیە بەڵام لە ئێستاە ئەوەی کە زەڕورە بکرێت پێویستە بابەتی ئەو ئەعلامە فەیکانە یەکلا بکرێت و بناسنەوە ئێمە لای خۆمان لە سنتەری میترۆ ئەمساڵ دەست لە ڕۆژ لە یادی ڕۆژنامەگەری کوردیەوە حملێکمان ڕاگەاند و بە ناوی دژە چاواشە و ئەم حملەیە کۆمەڵێک چالاکی زۆر دەکرێتوانێت کە تایبەتە بۆ بابەتی کە بەڕێزت بروژانت ئێمە لە ئێستادا کارێکی نەسەرەوەی کە بابەتی فەیک نیوز و پیجی ساختە و ئەو هەواڵە چاواشەکارانەی کە بڵاوکرێتوانێت چۆن بتوانین بەری پێ بگرین و هەروها کەمەکرەوە بۆ ئەمە بەسە کۆمەڵێک چالاکی زۆرمان داناوە کە لە دەست پێ بکەین ئێمە چالاکویەکان خۆی لە چیا بینێتەوە بەڵێ ئێمە لەسەر 4 تەوەری سەرەکی ئیشەکەین تەوەریان بابەتی تەرتیبکردنە بە ڕۆژنامەنووسان لە 5 ناوچە جیاواز یاریمی کوردستان کە سلێمانی هەولێر دوهۆ گەرمیان و هەڵەبجە لەسەر ئەم 4 ئاسە ئیشەکەین کە زیاد لە 100 بۆ 120 ڕۆژنامەنووس هەوڵەین تەدریب وەرگن کە چۆن ماڵە لەگەڵ زانیاریا بکەن و نەکەونە ئەو هەڵانەوە تەوەری دومان ئێمە ئیش لەسەر حکوومەتەکەی بانەوەی لایەنی حکومیش بە تایبەتی میدیا فەرمیەکانی بڵعفو بە تایبەتی فەرمانگە ئەو وتەبێژی فەرمانگەکانی حکوومەت یاریمی کوردستان بینی ناو پرۆژەکەەوە بەوەی کە ئەوانیش بابەتی زانیاری زەڕورە
ئێستا لە ئێستادا فەرمانکەکانی پارێزگای سلێمانیمان تاو کردەوە شارەکانی کەمەوە و بابەتێکی کان کە تەوەریشکان ناخۆی کە کاری لەسەرەکەی بابەتی ئەعلام خۆیەتی ئێمە بەدەر لەوەی کە باس تەدریکەین پێویستە ئەعلامیش خۆشی مولتەزم بێ بۆی کە چۆن مامەڵە لەگەڵ هەواڵان نابکە ئێمە هەوڵین لە ڕێگەی میساقێکی شەرەفەوە لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندە کۆمەڵێک جەلسات دەکرێت ئەو مەشاکیلانە عەرز بکرێت و بە بەشداری کەناڵەکانی ڕاگەاندن خۆی نەک ئێمە بین شتێکدا ڕێژین و کەناڵەکانی ڕاگەاندن بام بکەین بڵێ وەرە ئیمزاکەین ئێمە مانوێت کەناڵەکانی ڕاگەاندن لە چەند جەلسەیەکی حیواریە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان پێکەوە دانیشین گفتوگۆکەین مەشاکیلەکان چین چۆن توانین چارەسەرێکین هەمومان پێکەوانە بەڵێ میساقێکی شەرەف ئامادە دەکرێت دواتر کەناڵەکان واژووی لەسەرەکەن کە چۆن مامەڵە لەگەڵ بابەتی زانیاری بکەن و تەوەری چوارەمیشمان کە کاری لەسەرەکەین ئەوەیە کە لەناو گەنجانە و بەتایبەتی ئەوانەی کە لەناو زانکۆ پەیمانگاکانە بەداخەوە لە بیدلمانی چواروا بڕیار بوو سەرەتا لەوە دەست پێکەین بەڵام بەهۆی ئەوەی کە خۆپشاندانەکان و عوتڵەی بەسەرا هات و تاقیکردنەوەکان دەستی پێکرد بۆیە بابەتی ئەو حملەی کە لەناو زانکۆکانەوە دەست پێ دەکەین کەوتۆتە سەرەتای دەوامی خوێندن کە لە مانگی دایە دەست پێ دەکات ئەم چوارتەوەرە ئیشی لەسەرەکەین و ئەم پرۆژێ بەردەوامە بێت ئەوە نیە کە لە دوای ئەمە تاوابێ بەڵام ئەمە هەوڵێکە بۆ بربەسن بەو هەواڵی چەواشە و ئەو کەناڵە بەڵێ پێدوانیە کە ئەم پرۆژێتان پرۆژێکی گرنگە بەڵام دەزانی کە بەشێک لەم پیج و سۆشیال میدیانی کە هەن سێبەری زۆرجار حزبەکانی دەسەڵاتن و پشتگیری ئەوان دەکەن باماشێ بۆ حزبەکانی دیکەش هەر ئەمانە بوونی هەیە بەڵام پێدوانیە کە حزبەکانی دەسەڵات لەم بابەتەدا نابنە کۆسپور ڕێگرت لە بەردەم ئێوەدا لە بەردەم ئەم پرۆژێدا چونکە بە دڵنیایی ئەم پیجانە لە بەرژەوەندی ئەوان کار دەکەن بە دڵنیایی ئەوانە خۆی ئەوان دایمە دەسەڵاتداران و کەسانی باڵای سیاسی و حکومی لە بۆنە مناسباتە بەردەوامیان خۆیان بە ڕۆژنامە نووس دەزانن هەمویان پیرۆزبایی لە ڕۆژنامە نووس دەکەن بەڵام لە ئەرزی واقع کاتێکەوێتە تاقیکردنەوەکانەوە هیچ پشتیوانیەک لە ڕۆژنامە نووس ناکەن یانێ دوایڵەن ڕۆژنامە نووسەکانکردن دوای ئەڵێن بە ئەمری فلان کەس فلان ڕۆژنامە نووس بەر بخۆیان لە ئەساسەوە بۆ ئیگریانی تۆ کە ئەوە نەسوڵتەوە هەیە بەریبەی بۆ لە ئەساس فەرمان ناکەی کە نەگیرێن ڕۆژنامە نووسان ئەمە جانبێکێتی جانبێکیان ڕاستە ئەو کەناڵانە بەشێکی زۆریان لەلایەن کەسانی سیاسی باڵاوە پشتیوانی دەکرێن بەڵام گرفتەکە لەوە ئێمە ناتوانین ئێستا هەموو ئەو ئیرانە کۆنتترۆل بکەین بە هەملانی کە مەتوانین کە جۆرەکان خۆمان ڕێخینە ئەو میدیانی کە ماونەتەوە ئەو میدیانی کە جۆرێک لە پیشەی بوونیان تا ئێمە هەوڵین ئەو میدیا چاپکەین و لەلای کەشوانە کۆمەلگا و ئەوانی کە بەکارنای تۆڕە کۆمەڵاتەکانن تۆ هۆشیار ببدەوەی کە چۆن ماهڵ لەگەڵ ئەو زادیانەکەی چونکە بەداخوانیانی زمینێکی وا خوڵقاو کە ئێستا قورسە بتوانین تۆ کۆنتترۆلی ئەو فەوزای بکەیت کە لە ئەلامی کوردیا هەیە ئەو فەوزایی کە سیاسیەکان دروستیان کردووە زۆر باشە وەکو سنتەری میترۆ ئامارەکانی ئەم ساڵی خودت ئامارەکانی پارکە ئەو نیلاتان بێت شنێک پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامە نووسان کراوە بەڵێ دیارە ساڵانە پێشلکاریەکان پەیوەندی هەیە بە زۆربوونی خۆپشاندان و ناڕزایەتەکان بەتونبوونی سرای سیاسی لە نێواندایان سیاسیەکانە ساڵێک ئەو خۆپشاندانە زۆرتر بوو بێ پێشلکاریەکان زیاتری کردووە ئێمە بۆ داتایەکی دقیقی ئەم ساڵ بەمە ناتوانم چونکەەوە تیمەکانی تیمی ئامارمان هەیە بەڵێ کۆی دەکەم بەڵام ئەتوانمەوە پێ بڵم کە پێی ئەو ئاماژانی کە هەن بەتەنها لە دوو ڕۆژی خۆپشاندانەکانی هەرێمی کوردستانی ئەم چەند ڕۆژی پێشوو هەفتاوەش پێشلکاری بەرامبەر بە 6 ڕۆژنامە نووس تۆمار کراوە کە 26 حاڵەتی دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان بە ئەمە ژمارەیەکی بەرزە و ئەم زمینی کە ئێستا هەیە کە ئەم هەموو قەیرانی کە هەیە کە بەردەوام خۆپشاندانەکرێت و ئەگەری دووبارەبوونی خۆپشاندانەکان هەیە و ئەو ترسە زۆری دەسەڵات کە هەیەی لە خۆپشاندان بەتایبەتی لە مەرحەلی ئێستاە کە بە هیچ شێوازەکان نایەوێت خۆپشاندان بکرێت داوێت هیچ گرتن و نەڕزای بکە هەمووی ئاماژەم بۆی کە پێشلکاری زیاتر بەرامبەر بە ڕۆژنامە نووسان نەکرێت بۆیە توانم بڵێم ئامارەکان ڕەنگە ساڵی 2022 زۆر زیاتر بێت لەو ئامارانی کە ساڵی 2020 تۆمار کراوە. کاک دیاری لەم نێوەندەدا ڕۆڵی ڕۆژنامە نووس چی دەبێت چ لە ڕووی پیشەیی چ لە ڕووی ئەخلاقی ڕۆژنامە نووسیەوە ینی کە دەڵێن ئازادی ڕادەبرین مانایەوە نییە کە ئیدی هەر شتێک ینیمانێ بە ئازادی دەری برین ینی ئازادی ڕادەبرین سنووری خۆی هەیە بێگومان کە نابێت بێتە هۆی
دەستبردن بۆ مافی کەسێکی کە یاخود بۆ کاریگەری لەسەر کۆمەلگا لەم نێوەندەدا دەبێت چ ڕۆڵێکی هەبێت وەک خۆت ئاماژت پێکرد کە ئێوە ژەر پێما بێت گفتوگۆ لەگەڵ ڕۆژنامە نووسانە دەکەن و بەردەوام ئاگادارین ئەمە تا چەند گرنگە کە ڕۆژنامە نووس ئاگاداری پیشە و ئەخلاقی ڕۆژنامە نووسی خۆی بێت بەڵێ ئێمە خەڵک لەو خاڵانی کە بەردەوام مەگلەیمان لێکرێ وەک سنتەری بتەوەیە کە ئێمە بەردەوام باس لە مافی ڕۆژنامە نووسانێک بەڵام باس لە ئەرکی ڕۆژنامە نووس ناکەین لە کاتێکە هەم بە یاسا هەم بە پێی ئەوەی کە ئەخلاقیاتی کاری ڕۆژنامە نووسیە کۆمەڵێک ماف و کۆمەڵێک امتیازاتە لایش کەشانەوە کۆمەڵێک واجباتە لەسەر ڕۆژنامە نووس بەداخەوە ئەتوانم بڵێم لە ئێستادا کە من ئەو کەناڵە ڕاگەاندانەی کە بە ئەخلاقی میدیای خۆیان هەڵەسن و کە من ئەو ڕۆژنامە نووسانەشی کە پیشەیانە ماڵە لەگەڵ ڕووداوەکانەکەن بەداخۆ پەشێکی زۆری ئیعلام بە تایبەتیوانی لە سۆشیال میدیا هەن میدیای کراون ئەو میدیانن کە پاری سیاسیەکان ڕۆم بڕێ ئەو میدیانن کە ئەجندایەکی میدیایکی ئاڕاستەکراون و ئەجندایەکی سیاسی لە پشتیانەوە هەیە و زۆر جار گرفت بۆ ئەو ڕۆژنامە نووسانەش دروستەکە کە لەو کەناڵایە کارەکەن هەرچەندە کە ڕۆژنامە نووسی باشش بن بەڵام تەوجیهی کەناڵەکە و ئەجەندا و شێوازی کارکردنی کەناڵەکە وا دەکات کە ڕۆژنامە نووسەکە لە پیشەی بوون لا بدات کە کاتێک کە کەسێک پارەیەکی زەبەلاح ئەکاتە ناو پرۆژەیەکی میدیایەوە بێگومان ئامانجێکی سیاسی خۆی هەیە و هەوڵات کە ئەو مەزجی کە خۆی هەیەی بیگەنێ بۆیە هەندێک لە هەندێک حاڵتا ڕۆژنامە نووسە بنە قوربانی لە بەرامبەریش بەداخوانی هەندێک ڕۆژنامە نووسیشەیە خۆیان ناپیشەین و خۆیان ئامادە ینی مؤهلاتی ئەوەی هەنتیایە کە بکڕێن زۆر بە ئاسانی بکڕێن و نەتوانن پیشەیانە مامەڵە بکەن و هەندێک کەسی ڕۆژنامە نووسانیشە بوو بەداخوان ینی ڕۆژنامە نووسان خۆیان زەرەریان لە نەک بەتەنها بابەتی بین لە سیاسیانان پرسە کۆمەڵاتەکان چەندین ڕۆژنامە نووسە بۆ هەندێک بابەتی کۆمەڵاتیان ڕژانەوە کە بەداخۆ زەری لە کۆمەڵگەیەوە زەری لە خێزانناوە زەرەری لە خودی تاکەوە لە کوردستانە و مەشاکیلی گەورەشیان دروست کردو ینی ئێستا کۆمەڵێک کەیسەن لە دادگاکانە کە بەشێکی لای ئێمەش پارێزەرەکانمان لە ناو کەیسەکانان بەداخوای ڕۆژنامە نووسەکان تۆمەتبارن و تاوانیان کردو بەرامبەر بە خێزان بەرامبەر بە کۆمەڵگا بەرامبەر بە هەندێک پرسیکە کە ئەمە جۆرەکان ناپیشەی بوونە و ئەمە هەمووش ئەگەڕێتەوە بۆی ڕاستە ڕۆژنامە نووسی لە هەموو دنیاە بابەتێکە کە ڕەنگە بابەتێکی گرنگە بابەتێکی پیرۆزە بەڵام لە ئەمان کاتا ڕۆژنامە نووس ئەتوانێت بە ئامانجێکی کە بەکاری بێنێ بەڵام بەداخەوە ئەتوانم هۆکاری سەرکی ئەم فەوزا زۆرە هەمووی ئەکەوێتەوە بۆ ئەو زمینە سازی کە ئەحزابی سیاسی لە کوردستانە ڕەخسانویانە بۆی کە هەم پارێکی سیاسی زۆریان قسۆتە ناو وڵاتەکە هەم خۆیان دانوێت سەیتەرە بکەن بەسەر ئینەکە و بابەتی چاوەشەکانی زیادی کردووە و لەگەڵ ئەمە ئەو هەموو پێشلکاری کە ئەکرێ و کۆمەڵێک بابەتی کە وای کردو کە ئەم دۆخە بخۆڵخێنێ و ڕۆژنامە نووسانیش ناتوانن پیشیانە مامەڵە بکەن ئەمە سەرڕای ئەوەی کە هەندێک ڕۆژنامە نووس خۆشیان لە ئەساسەوە پیشەی نین و نایەنە پیشەیدەم نمونەکەیمان زۆر بینی بەڕاستی لە ماوەیە ینی بەڕاستیێنێ ڕۆژنامە نووس کۆمەڵێک پرسیار دەبینیم کە لە هاوڵاتیەکە بە جۆرێکە هەوڵاتێکی ئاسایی ژەزانێک کە ئەمە ئیتیکی ڕۆژنامە نووس بەم شێوازە ماوەڵە قسە بکە ئێمە کاتمان نەماوە کاکداری ئەگەر شتێما بێ باسی بکەیوە هەوڵەکانی ئێوە سنتەری میترۆ ئایا بەردەوامە بێت لە داهاتوودا کاری زیاترەکەن بۆ داکۆکی کرد لە مافی ڕۆژنامە نووسان ئەگەر شێکتما بێت لە کۆتایی باسی بکەیت سپاس بۆ ئەم دەرفەتە خۆشحاڵ بکەم بانە لەگەڵ ئێوە لەگەڵ بینەرانی کەناڵی پێیان پێکۆ گفتوگویەکمان کرد دیارە ئێمە لە سنتەری میترۆ کۆمەڵێک بابەتمان یاخود کۆمەڵێک تەوەرێکە کاری لەسەرەکەین بەدەر لەوەی کە چاودێری دۆخەکەین و پێشلگارەکان تۆبارەکەین ئێمە بابەتی بێزکردنی توانای ڕۆژنامە نووسانمان لا گرنگە کە تەوەرێکە بەردەوام کاری لەسەرەکەین و هەروە پارێزبەندی یاساییمان هەیە بۆ ڕۆژنامە نووسان کاتێک کە ڕۆژنامە نووسان ڕوبەڕووی هەر گرفتە بنەوە ئێمە بتوانین هاوکاری یاساییان پێشکەشکەین ئەمە جارێکە و بابەتی فێک نیوز کە تەرکیزی ڕئیسیمان لەم ساڵدا و مرحلەی داهاتوو بابەتی فێک نیوز و هەواڵی چاوەشەکاریە و تاکە کۆتا پامیش بۆیە کە بۆ دەسەڵاتداران ئێمە هیچ هینێکمان ناوێت ئیمتیازێکی کەمان نایە بەدەر لەوەی کە بە یاسا ڕێکراوە ئەو یاسانی کە هەن سەرڕێکەم و کوڕەکانی تەنها خۆی جێبەجەکەن تەسەوڕەکەم زۆرێک لەو گرفتانی کێسا هەیە بەرامبەر بە ئازادی ڕۆژنامە نووسی و ئازادی میدیای لە کوردستانە چارەسەر بکرێت زۆر سپاس بۆ کاک دیاری محەممەد بەڕێبەری سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامە نووسان یخوا بەخێر سپاس بۆم دەرفەت وڵازدان و خۆشەویستان لە حاجی ئاوا جوتیاران بە هەرەوەزی پێکەوە کار دەکەن لەسەر پێگەشتنی گڵۆپڕۆژەوە ئەو گڵۆپڕۆژەیە کۆ دەکەنەوە وەری دەگەن بەڵام پێشەوەی بچین لای ئەو ڤیتیا دەچمە لای ڕێناز ڕاستەخۆ لەگەڵمانە ڕێناز سڵاوی خوارد لەبێ دوایین زانیاری و چالاکیەکان چین لە ڕانیە
بەڵە سڵاوتان لێبێت دیارە من دەمەوێت لە سنووری گای ڕاپەڕین چەند زانیاریەکتان پێ بڵم دیارە دەمەوێت سەرتا باس لە مەترسی وشیبوونی ئاوی زەی بچوو بکەم دیارە ئاوی زەی بچوو لە سنووری پشدەر ماوەیەکە مەترسی وشیبوونی لەسرە دیارە لە ماوە ڕابردوودا چەند جارێک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کە سەدی لەسەر دروستکراوە لە سنووری کۆماری ئیسلامی ئێران ئاوەکە دەژێرێتەوە ئەمەش دیارە کێشەی ئاوی خواردنەوە بۆ پشدە دروست دەکات دیارە دەمەوێت باز لەوە بکەم لەسەر ئاوی زەی بچووک پرۆژەی ئاوی خاصی قەڵازەی دروست کراوە کە لە ١٨ زیاتری ئاوی قەڵازێ لەسەر ئەو زەیەیە کە بە هاوڵاتیان دەدرێت دەمەوێت ئاماژە بۆ دەم جگە لەوەش جوتیارانی سنوورەکە بۆ کشت و کاڵ ئەم ئاوە بەکاردێنێت دووبارە ئەمەش کێشە بۆ جوتیارانی سنوورەکە دروست دەکات بەڵێ دەمەوێت باز لە بابەتی شتر بکەم کە ئەوەی دەبین لە ئێستادا خولێشی پێگەیاندنی زانایانی ئاینی بەڕێوە دەچێت کە لقی زانایانی بتوێنی کۆمەڵی دادگەری خولەکەی کردوێتەوە بۆ بەشێک لە مامۆستایانی ئاینی لە سنوورەکە بەڕێز مامۆستا بەڵێنم لەگەڵا کە بێتە ئێرە سوپاس دەکەم بەرپرسی لقی زانایانی بتوێنی کۆمەڵ کە پێم بڵێیت ئێوە ئاماستان چیە لە سازدانی ئەم چالاکیە ئامانجی ئێمە لە سازدانی ئەو خولە پێگەیاندنی مامۆستایانی ئاینیە یان بەرزکردنەوەی ئاستی زانستی زیاتری مامۆستایان لەو سنوورە بۆ ئەوەی کە زیاتر بەرچاوڕوون بن لە ناو کۆمەڵگەدا ئێمە هەستان بەکردنەوەی ئەو خولە کە 64 لە مامۆستایان تێیدا بەشدارن کە سێوانەی سەرەکی تێیدا دەخوێندرێ لە ئوسوڵی فقه جەمع و جەوامع و لە فقه منهاج الطالبین و ئەلفیە ئیبن مالیک کە ئەو سێ بابەتە بنشینن بۆ ئەوەی کە مامۆستای ئاینی زیاتر بەرچاوڕوون بێ لە بابەتە شەرعیەکاندا و بتوانێت ئاستی خوێندەواری خۆی زیاتر بەرزکاتەوە و بۆ ئایندە ببن بە کەسێکی بانکخوازی شارەزاتر و بەرچاوڕوونتر لە ناو کۆمەڵگەدا. ماوەی خولەکە چەند دەخێنێت ماوەست؟ ماوەی خولەکە مەرجە بە تەواوکردنی ئەو مەنهەجەی کە دەیخوێنین کە لانی کەم ساڵێک دەخایەنێ. چێنەوانەی کە بەشداری خولەکەیان کردووە؟ بەشداربووان زۆرێک ئەوانن کە ئێستاکە مامۆستان یا وتاربێژن یا دەیانەوێت ببن بە مامۆستا و وتاربێژ. سپاس مامۆستا بەڵێن حوسێن بەرپرسی لە خزانایانی بتوێنی کۆمەڵ بڵێ ئەو دیمەنانی دەبینن لە ئێستادا خولەکە بەردەوامی هەیە لایەن مامۆستایەکی بەڕێزەوە ئەوانەکە دەوترێتەوە بڵێ ئەگەر کات هەبێت دانیال دەمەوێت باس لە بابەتی شتر بکەم دیارە لە سنووری یای ڕاپەڕی پردی دەربەندی ڕانیە دیارە ماوەیەکیان تا ساڵانێکی زۆر بوو هاوڵاتیان دڵیان بۆ خۆش بوو کە دوای ماوەیەکی زۆر پردەکە دەستکراوە بە دروستکردنی یانەوەتا دەستکراوەتەوە بە دروستکردنی بەڵام دوای ماوەیەک هاوشێوی پرۆژەکانی تر پرۆژەکە بە نیوە چڵی جێ هەڵدراوە لە ئێستادا پرۆژەکە وەستاوە دیارە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هات پرۆژەکەی کردوەوە بەڵێن بە هاوڵاتیانی ناوچەکەدا کە پرۆژەکە تەواو دەکرێت بەڵام لە ئێستادا بە بیانووی نەبوونی پارە و قەیرانی دارایی دووبارە هاوشێوەی پرۆژەکانی تر لە سنوورەکە پرۆژەکە وەستاوە و دیار نییە کەی دەست بەکار دەبێتەوە بەڵێ زانیارەکانی سنووریدا ڕاپەڕین بێەوە ڕاگەیان دەگەڕێمە لایەوە بۆ پامێرمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیۆ لەگەڵمانەوە. بەڵێ زیزان دەچینەوە لای ڤیدیۆکەمان وەرزی پێگەشتنی گوڵە بە ڕۆژێ جایەکێکە گوڵە بە ڕۆژایەکێکە لەو گوڵە سەرنجڕاکێشانی کە دیمەنێکی زۆر جوانی هەیە و خۆشمانزانین کە کورد هەمیشە لە مەجلیسەکانیان بێجا گوڵە بە ڕۆژە دانانیشن بۆیە لە وەرزی پێگەشتنی گوڵە بە ڕۆژە ڤیدیۆکمان هەیە لە حاجیەوە با بێکەوە بینەری جوانی زۆر جار ئەم دیمەنانەش هەرەوەزی جوتیارانە کە پێکەوە کار دەکەن پێکەوە بینەری و ڤیدیۆ دەبین لەو بارەیەوە. هەرەوەزی تەکاندنی گوڵە بە ڕۆژەی مام عەبدوڵڵایە لە گوندی پوکەی سەر بە قەزای حاجیاوە. وەکو نەریتێکی کۆنی باو باپیرانیان لە گوندەکەدا هێشتا کارەکانیان بە هەرەوەزی ئەنجام دەدەن و هاوکاری یەکتر دەکەن لە کارەکانی ڕۆژانەیاندا. ئێرە پوکەی سەروە تەبانە ئەمە ساڵانە ئەوە گوڵە بەڕۆژەی دەکەین
لە مانجی دوودا دەیکەن هەر لە مانجی دوو لە مانجی سێ تقریبا کە بۆ مانجی 23 گەورە بوو تەنکەی دەکەین دوای تەنکەی ئەوجار کە هات تیری بوو سەراوی دەکەین چمیای لێ دەدەین و دوای چمیای ئەوجار هەفتە ئاوی دەدەین و هەتا پێ دەگات و کە پێگەی ئەوە بە هەرەوەزلەی دەکەینەوە و هەر بە هەرەوەزلەی کوتینەوە و ئەوە ئەوڕۆ وڵات تقریبا لەوانەیە 100 کەس هات پێ یاریگەی من دەستگا پەیدا بووە و بەزێمە هەر بەدەست دەیکوتینەوە ڕازیاوازی دەڵێن بەدەستی مەقبولترە و مشتری زیاترە ئەڵێ بە سەربەرزی لە ناو هێلانە مردن نەوەکو خزمەتی بێگانەکردن کەسێک بۆ نیشتیمان ئەوە شەرت و بەقای بێ چۆن دەبێت دوژمنیش بۆ ئەو وەفای بێ ئەڵێ چێوە ڕەشتۆ بۆ ناوە دڕەشە لوتکەی حاجی لەش وەک تۆ بێ بەشە لە قەرەنیاغا و گرجان ئەسریلان لەگەڵ بێ پیرە سەرکەبکان ژنان و پیاوان و گەنج و بەتەمەنەکانی گوندەکە هەموویان هاتوون بۆ هەرەوەزی گوڵە بە ڕۆژە تەکاندن و باسڕە و بەبێ جیاوازی شەوانە هاوکاری یەکتر دەکەن و گوڵە بە ڕۆژە دەتەکێنن کاکە ئەمە کاتی خۆش هەر 50 ساڵ دەبێ وەتی بەبیر و هەست و کەوتی خۆم دەبینم ئیشمان هەر باوە هەرەز و بە هاوکاریەک کردووە ئێستا ئەو شۆ هەر هەموو هاوکاری ئیکە عەبدوڵای گردی خوادای دەکەین ئەگە برای منە خەڵکێکی زۆر هاتووە لە حاجیاوە لە قەرەنیاغای لە پووکەی لە سەر و چاوێ لە هەمووی هاتووە بۆ هاوکاری بکەین بڵە بە ڕۆژە کوتانەوە ئەمە ئیشەکە ئەو ئیشە بە تەنیا ناکرێت دەبێت حەکمەن هەرەوەز بێ بەبێ هاوکاری ناکرێت ئەگە هاوکاریەک نەکەین هەر لە قەدیمەوە مە هەموو ئیشەکەمان هەر بە هەرەوەزن ئێستا لە خوای بە زیاد بێ خەڵکێکی زۆر لێرە خڕبووینەتەوە هاتوونە یاری ئەگە هاوکاری بکەین ئەو دێهاتانە هەر لەسەر مۆدیری قەدیم ماون هەر لەسەر ئەوەی قەدیم ماون هاوکاریەک دەکەن بڵە بە ڕۆژە بێ کونجی بێ ئیش و کاری دی بێ ئەوەی بڵین پێویستی بە دوسێ نەفەر بێ لە خوای بە زیاد بێ هەمووی هاوکاریەک دەکات ئەو گوڵە بڕسە کوتانەوە بە هەرەوەزە ئەوە هەر شەوە ئیماڵە چیە ئەو شۆ گوڵە بڕسەی کوتانەوەی ماڵەکە عەبدوڵا ئێمە بە هەرەوە ساتوین شەوانی پێشتر ئێمە و ئیماڵە شکە بووە و ئەوە دەستەوای پێ دەڵێت ئەو کاری دەستەوایە هەر لە قەدیمانەوە هاتووە لە باو باپیرانمانەوە شتەکان بە هەرەوەز بوونە هەر ڕۆژە ئیماڵەکی کراوە و ئەو گوڵە بڕسە کوتانەوەش ئێستا خراوەتە ئیشەکە لە شەوێدا دەکرێت کە ئیشەکان بە هەرەوەزی دەکەین تەپەنەوە ئیشە بەدەستیاوە شەوێک تەپەنەوە هاتۆ دەستیا ئێمە ژێمە هاتوینەوە ئا ئیشەکان بۆ یەکتری ئاسان دەکەین ئێمە دڵخۆشین کە هەرۆزەکە ئا بە کۆمەڵ دەکەین و کاتێکی خۆشی تیا بەسەر دەبین و هەمیش ئیشەکە بۆ یەکتری ئاسان دەکەین. گوڵە بە ڕۆژەی دەشتی بیتوێن بە گشتی و گردی خوادا و بە تایبەتی لە ئاستی کوردستان و عێراق بە پلەی یەکەم دێت لە ڕووی باشی جۆرەکەی و خواستێکی زۆری لەسرە. وڵە دیارە گوڵە بە ڕۆژەکەی ئەو سنوورەی بە تایبەتی گردی خوادا و کفرەدۆڵ خواستێکی زۆری لەسەر ساڵانە چونکە بەرهەمێکی جوانی هەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق لە پلەی یەکەم دێ لە ڕووی بەرهەمێنانی گوڵە بە ڕۆژەوە. دیارە ساڵانە لەو گوندەی و لەو سنوورەی ڕێژەیەکی زۆر لە گوڵە بە ڕۆژە بەرهەم دێت، بەڵام ئەو یەک دو ساڵی دوایی بەرهەمەکە بەرەو لاوازی چووە بەهۆی ئەوەی کە حکوومەت دەستبارگر و هاوکارمان نییە، بە تایبەتی لە ڕووی پەین و سمادەوە کە ڕێژەکەی سێ بەرامبەر بەرز بووتەوە. وردە وردە جوتیاران لە ئیشەکە سار دەبنەوە.
پێشینان جوانیان وتووە هەر کارێک گرانە بە هەرەوەزی ئاسانە لەسەر بنەمای ئەو پەندە کوردیە لێرە خەڵکی ئەو گوندە هەمویان بەیەکەوە شەوانە کۆ دەبنەوە و بە هەرەوەزی کارەکانیان دەکەن. کاری هەرەوەزی و هاوکاریکردنی یەکتری لە لای گوندنشینان لا ئیدارەی ڕاپەڕین وەکو نەریتێکی جوان هاوشێوەی با و باپیرانیان هاوکاری یەکتر دەکەن لا کارەکانی ڕۆژانەیاندا. وەکو خۆیان دەڵێن کاتێکی خۆش بەیەکەوە بەسەر دەبەن و کارەکانیش بۆ یەکتری ئاسان دەکەن با هەرەوەزی. لا گوندی پوکەی سەروی سەر بە قەزای حاجیاواوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڕستڵاتان لێبێت ئازان و خۆشەویستان ئەو کەسانی کە کێشیان زیادە بە تەرکیزێکی زیاترەوە گوێبیستی ئەم تەورەیەمان بن و ئەو زانیارەیە کە لەم تەورەیەماندا باسی دەکەین سوودێکی زۆری دەبێت بۆ کەسانی کە کێشیان زیادە نەگەرە و کەسان بڕا بکە بۆ هەمومان کە ئەو کەسەشی کە لەوانەیە کێشی زیاد نەبێت بەڵام خەریکە وردە وردە کێشی زیاد دەکە. بەڵێ ئێمە لەم تەورەیەماندا باز لەوە دەکەین کە خۆراک و وەرزش تا چەند کاریگەری دەبێت لەسەر دابەزانی کێش. ئێمە چۆن سیستەمێکی تەندروستی خۆراک جێبەجێ بکەین کە کاریگەری هەبێت لەوەی کە کێشمان دابەزێن. هەر لەم تۆریشماندا باز لەوەش دەکەین کە بە شێوازێکی سۆشیال میدیا و ئۆنلاین بابەتی کۆمەڵێک دەرمان و حەب دەفرۆشرێت بۆ دابەزانی کێش ئایا ئەمە زیانەکانی چین و ئایا هیچ سوودێک دەگەێنێ بەو کەسە و بە تایبەتی تر باز لە زیانە گەورەکانی دەکەین کە بەر تەندروستیمان دەکەوێت لە ڕێگەی ئەو دەرمان و حەبانەوە. گفتوگۆ دەکەین لەوبار لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا زرنگ سالار ڕاهێنەری وەرزشی مامۆستایان زۆر بەخێر. سەلامەتە ئینشاڵڵا. مامۆستا زرنگ بە سەرەتا باز لە خۆراک و بکەین ینی پێناسەیەکی بکەین خۆراک چ کاریگەریکی دەبێت لەسەر ژیانمان لەسەر تەندروستیمان بە شازێکی گشتی. بەڵێ تاوان خۆراک سەرچاوی پێکەنەری هەموو ئەندامەکانی لەشی ئینسانە. مرۆڤ بە خۆراک گەورابێ، مرۆڤ بە خۆراکە ڕۆبە ڕێگاوە. لێرانە گرنگە ئێمە کە بزانین چییە خۆی، چونکە خۆراک هەمومان نەزانین ئەوەی کە ئەخورێ، ئەوەی کە ئەجوورێ، ئەوەی کە قوو دەدرێتێتە ناو سیستمی هەرسی ئێمە خەڵک بە عام پێڵێ خواردن. بەڵام خودی خواردنەکە خۆی کامەیە کە ئێمە هەڵی بژێرین، سوود لە کام جۆری خواردن نەبینین، یان ئایا خواردن بە چ شێوازێک ئامادە بکەین کەوابوو خۆراک سەرچاوی پێدانی وزەی هەموو بوونەوەرەکانە بە ئاژەڵیشەوە ئەگەر لە بەکتریایەکی یەکخانەیەوە بیگرین هەتا نەهەنگێکیشین سترەکچەر و پێکهاتەی لاشەی هەر هەمومان ڕەبتی بەچێوە هەیە بۆ خۆراکی کەی خۆین. کەوابوو خۆراک بریتیە لە سەرچاوی پێدانی وزە بە لەشی مرۆڤ، بریتیە لە سەرچاوی دووبارە دروستکردنەوە بنیادنانەوە کە بە ئینگلیزی ڕیپێر و ریکۆڤەری پێڵن. خانی ماسوولکانی ئێمە کە لە ناوەچێ خانەکانی پێستمان، ئێسخانمان، دانمان، پووکمان، نینۆکمان، سەرجەمی ئەندامەکان بە خۆراک گەورە بێت، بە خۆراک دروستە بێتەوە، ئینسان بە خۆراک ڕاوەستاوە. مامۆستا هەمومان خوازیاری لەشێکی ڕێکین لەشێکین کە بۆ منە چۆری زیایمان نەبێ ئەو گرفتە تەندروستیانەمان دووچار نەبێتەوە. زۆر جار لەلایانی دەرونی شۆ خۆمان نامڕتاحین ئەگەر لە بەشێکی جەستەمان چۆرێکی زیایمان هەبێ. کاتە بە بزانین لەشێکی تەندروست پێویستە چ خواردنێک بخوا بە شێوازێکی تەندروست ئەگەر ئێمە کێشمان دابەزێنین بۆی لەشێکی ڕێکمان هەبێ پێویستەکە چ پێڕێویەکی خۆراک جێبەجێ بکەین. سەرەتا با بڵین هەدەفەکە دیاریەکرێ، سەرەتا گۆڵەکە دیاریەکرێ. بۆ نمونە کەسەکە ئافرەتە یا پیاوە کاتە جیاوازی هەیە، بەڵێ تەمەن باڵا ڕەگەز ستایلی ژیانی کەسەکە ئەو وەرزەی کە تایەتی وەرزشەکات یان وەرزش ناکە. ئایا هیچ سەرچاوەیەکی ماوەدە کحولیەکان یاوەخود نێرگەلە و جگەرە بەکارێنێ، هیچ نەخۆشیێکی درێژخایانی هەیە یانیەتی، هەموو ئەمانە بێ لەبەر چاوبگیرێ پێش ئەوەی کەسەکە دەستکا بەچی بەڕێخستنی خواردن. بۆ نمونە ئافرەتێکمان هەیە دووجان مناڵێک لە سکایەتی ئەچێ مەجموعەی ماوەڵ ڕاگرێ نایخواڵم کێشم زیادی کردووە، هەمومان نزانین کە زەرە لە مناڵەکەش هەیە. باشە کەسێکمان هەیە نەخۆشی شەکرەی هەیە، ئەچێ هەموو سەرچاوەکانی خۆراک قەتعکا لە خۆی لە ئەسڵا هەبوو ماوادی ئەنسۆلین بەکارێنێ، حەوی گلوکۆفیز بەکارێنێ، ئەمانە کاربۆهیدرات ئینهابیتەری پێوترێ. لەم حاڵەتەیە ئەم کەسە تووشی چی بوو؟ تووشی کێشەی تەندروستی بوو. یاخود کەسەکە
بێ پرسیارکردن بێ هیچ زانیاریەکی تەندروستی بێ ئەوەی کە پرس بە کەسێکی پسپۆڕ بکە هەموو سەرە چاوە خۆراکیەکان لە خۆی گرێتەوە ئەمانە مەجموعی کێشەمان بۆ دروست دەکەن کە سەرەتاش باسمان کرد لە دەست لەرزین لە قژوەرین لە کەم حکومی چاو لە تێکچوونی ئیشی ئەنزایمەکان تێکچوونی هۆرمۆناتەکان شتبیرچوونەوە نەمانی ئیشتیها تێکچوونی سیستمی خەو ئەگەر تۆ سەر بە خۆبچی هەموو ئیشەکان هەموو خۆراکەکان لە خۆت بگریتەوە عاقیبەتەکەی ئەمەیە کەوابوو دیاریکردنی مەبەستەکە ئەدەوێت چەند کیلۆکەم کەی وەرزشی لەگەڵاکە یا خود نایکەی و ئایا لاشەی تۆ هیچ نەخۆشیێکی درێژخانت هەیە یا خود نیتە و هەروەها وەشمان بیر نەچێت هەڵبژاردننی خۆراکەکان لە خودی بەرنامەکە گرنگترە ماوسعید زۆر جار کەسێکشمان هەیە کێشی گونجاو بەڵام ئەوێ پارێزگاری لەم کێشی بکا کە ئێستا هەیەی نەک ئەوەی کە بۆ نمونە ئەها بڵێن کەسێک بێ زۆر قڵاویش بێ ئەنجاری وایە ئەمەش بخۆی کێشاڵە من چۆن لەم ئاستیان بمێنمەوە ئەو مەینتینسی پێوترێ مەینتینس ینی ئیدامە مەینتین سواتە شتێکت هەیە توێ خزمەتێکی لەو حاڵەتا بیاڵیتەوە ئێمە بیرمان نەچێت لە سیستمی خۆراکە مێژەرمێتمان هێواتە قیاسات دروستە ئینسان خۆی گەورەوا دروستی کردو بە ڕێژە لە شیش وەرەگرێ لە حەدی خۆی کەمتری بەرێ کێشت بۆ دروستەکە لە حەدی خۆی زیاتری بەرێ کێشت بۆ دروستەکە بۆ نمونە کەسێکمان هەیە مام ناوەندە باڵایەکی 170 سانتیمی هەیە کێشی 75 کیلۆیە ئیشێکی مام ناوەندی هەیە لە ئۆفیسێکی شەکە ئەبێ ئەم کەسە شارەزای ئەوە ببێ خودی خۆی یان ئەو کەسێک کە بەرنامەکەی بۆ دانێ هەموو کیلۆگرامێک لە قورسایی لاشەی چەند گرام پرۆتینی هەیەتێ من پێتەڵم 1.5 گرامیەوێ ئەم 75 کەڕەتی 1.5 کەی نزیکی 100 تقریبا 20 بۆ 30 گرامێک پرۆتینەکە هەروەها هەموو کیلۆگرامێک لە قورسایی لەشی پێویستی بە 3 گرام کاربۆیدرات هەیە کەوابوو نزیکی 300 گرامێکیش کاربۆیدراتمان هەیە ئەم مێژەرمێنتانە کۆکرێتەوە چەند کالۆریەوێت چەندی کاربۆیدراتەوێت چەندی پرۆتینەوێت چەندی چەوریەوێت اینجا ئەم ئەماونتانە دابەشی ژەمەکانەکە دروستە لە ژەمی بەیانیانە لەوان هەیە بیستوێتان ئاڵەوە توێتی من ئەمەنە هێلکە خۆم ئەمەنە قاش پرتەقاڵە خۆم ئەوەنە خیارە خۆم ئەم ڕێژانە کە دانرێ تووتەڵی هەیە کۆی گشتی هەیە هەتا ئەو کاتەی لە خەو هەڵەسێت تا سەر خاتە سەر سەرینەکە ئەم پێداویستیانە بە بڕێکی پێویست وەرەگرێ لەم حاڵەتە چه سوودێکە بینێ لاشەی لەو حەجمەیە لەو حەدەیە لەو کێشەیە ئەمێنێتەوە بەڵام لەم بڕەکەمتر وەربگرین ئێمە خراپێکە ئەوەیە ئێمە لە دوای نەمانی شەکری گلایکۆجین و گلوکۆز لە پرۆتینی ناو خانەکانمان سەرفەکەین وەکو وزە لە حەدی خۆی زیاتر وەربگری هەر بەم نەسە بۆ شەرحەکەم زۆر بە ئاسانی بۆی کە بینەرانی بەڕێزیش لێمان تێبگەن هەر کەسێک لە بڕی پێداویستی لەشی خۆی زیاتر خواردن بخوا ئیتر سەرچاوی خواردنەکە تەندروست بێ ناتەندروست بێ چەور بێ یا شیرین بێ وشک بێ یا خۆت هەرچیەک بێ شەو کە جەنابەت خەوتی هەموو ئیشە ئەندامیەکانت جگەر پێی هەستا لە خەزنکردنی گلایکۆجین و گلوکۆز لە تعمیری خانەکان هەموو ئیشەکان کە تەواو بوو سێرەکە بڕی 300 کالۆری وزەی زیادەی پێماوە ئیتر سەرچاوی ئەم 300 کالۆریە لە هەر خۆراکێکەوە بێ ئیعاز بۆ دەماخەنێریاڵە من ئیشە ئەندامەکانی خۆمم کردووە بەڵام 300 کالۆری بڕی زیادە چەوریم پێ کالۆری وزەم پێ چی لێ بکەم بە فەرمانی مێشک جگەر تەحویلەکە بۆ چەوری ئەم چەوریش دوای تەسلیمی خوێنەکرێ ئەبرێ بۆ بینی پێست و ماسوولکە بۆ خەزنکردن کەوابوو ینی هەر شتێک ئەگەر زۆر باشیش بێ لە حەدی خۆی زیاتر وەریگری عاقیبەتەکەی چەوربوونی لاشێ سەسرنگ لەمە یاک ئەبووم دەرکەوت خەویش ڕۆڵی کاریگەری دەبێت لەسەر قەڵەوی لەسەر زعیبوون ینی ئاماژ بۆ کرد کە ئەخەوین چالاکی ڕوودەدات کەم خەوی چ کاریگەریکی دەبێت لەم نێوەندەدا باش جواد خۆڵزاگەر بە بڕینیش دەوێت بەڵامەڵە کاتێک خواردنەخۆی خۆی بێ وزە بێ بەڵام ئەمە کورد کە خواردنەخەوی نەکسەر حەزەکەین بخەوین باش خۆی ئەو قسەی جرابیشە تاوا قسەی کاکەژەر تەواوە ئێمە شتێکمان هەیە پێوترێ گۆڵدن تایم ینی کاتی ئاڵتونی طبعا هەچەنە ئەمە لە ڕۆزانستێکەوە بەس پێش زانستێکم پێێتە لە ڕۆژشەرعەکە ژەوانێ دابشکردنی کاتی نوێژەکان دابشکردنی سعاتی بایۆلۆژی ژیانی ئینسان ئەگەر تەوقیتێکی موسڵمانانەی هەبێت لە دوای نوێژی ئیشاتۆ کە شەو نوێشت کرد بۆ هێبخەوی ئەم سەعاتە بایۆلۆژی کە دین دایناوە و دوایەتریش کە زانست پێی پێبردووە ئیسپاتی کردووە پەنجەی خسۆتە سەری ئەوەیە کە خەوتنی شەو لە کاتی خۆیان بێ نەکەویتە درەنگانێک مڕوان پێکەوتەوە چەوریە سووتێنی سەلاکی خەڵک بڵێ چۆن زەلام ئەخەوێ چەوری لاشەیە سووتێ من پێتەڵم چۆنە سووتێ یەک پارچە گۆشتی بچکۆلە هەیە لە مێشی ئینسانە پێوترێت پیتۆتەری گلاند واتە ژێرمێشکە ڕژێن ئەم پیتۆتەری گلاندە سەرۆکی هەموو غودەکانی لەشی ئینسانە فرمان بە هەمویانەیە کە هۆرمۆن دەرکەن ئیتر چەند غودە لە لەشی ئینسانە هەیە لە پیتۆتەری گلاندەوە فرمان وەرەگرێ خۆشی چەند هۆرمۆنێک گەڕژێتە لەشی ئینسانەوە هیچێک لەو هۆرمۆنە گرنگانی کە ئێرژێ پێوترێت سۆماترۆپین واتە AGH واتە هۆرمۆنی گەشەی لەشی ئینسان کێ دەریە پیتۆتەری گلاند ئەم هۆرمۆنە لە کەیا دەرەدرێ لە شەوە ئیشی چییە
دوو ئیشی سەرەکیمان بکە لە ساڵ 50 نزیکە لە سووتانی چوریەوە کە تهدیدی چوری ئەکان ناڵەتەوە قەڵەوبی ئەوی تری بریتە لە دروستکردنەوەی خانە تێکشکاوەکانی سەرجەم کۆ ئەندامەکانی لەشی من و جەنابەت کۆ ئەندامی پێست کۆ ئەندامی ماسوولکە کۆ ئەندامی ئێسقان کۆ ئەندامی دەمارەکان هەموو کۆ ئەندامەکان ئەم پیتۆتەری گلەندەکە ئەم هۆرمۆنی گەشەیە دەرەیە لەو کاتەیە کە ئینسانە بێت لە کاتی خۆیان بخەوێ بەڵام ستایلی ژیانی ئێمە وای لێ هاتووە هەموو تا سعە 1 و 2 و 3 و هەنێ لە گەنجەکانیشمان تا 6 و 7 بیانی بەخەبەرە ئەو کاتێکە بەخەبەری تۆ ڕێگریەکەی لە دروستبوونی ئەو ئیشە بایۆکی میزرێ کەوابوو تێکچوونی نظامی خەو بە دڵنیاییەوە پێتەڵێم سەرجەم لاشە دوێرانەکە نەک بە تەنیا مەسەلەی داوەزانی کێشەکەش ئەو مشکلی خەوە لە کاتی خۆیان نەبێت بابێنە سەر وەرزش کەسێک ڕۆژانە وەرزشێکی باش ئەنجام دەدات بەڵام سیستەمێکی تەندروست و ڕێکوپێکی خۆراکی نییە ئێوارە دێتەوە برنجلەیەکی زۆر خوارد ئەمە چەند کاریگەریەکی خراپی دەبێت لەسەر ئەوەی کە ینی هەمانگی بکات لە نێوان وەرزش و خۆراکەکەیدا ینی چۆن دەبێت وەرزش ئەنجام داد و چۆن خۆراکی خۆی ڕێک بخاتەوە کە کەسێک بێت کێشی خۆی دابەزێنێت بەدڵنیاییەوە حکمەتی وەرزش لەش ساغیە ئێمە هەمومان کە وەرزشەکەین بە نیەتێک وەرزشەکەین کەوێت لەشمان ساغ بێ لەشمان تەندروست بێ بەڵام ئەگەر من وەرزشم کرد سووری خوێنم چالا کرد ڕێژەی وەرگرتنی ئۆکسجینم زیاد کرد خانی ماسکوکەکانم بەقوت کرد بەستەرەژیەکانم قایم کرد ستایلێکی جوانم بۆ خۆم دروست کرد بەڵام وەکو جەنابەت فەرموودی ئێوارە چیتەوە بۆ ماڵەوە باوای دابنی برنج و فاسۆلیامان هەیە برنجەکە خڕە و ڕۆنی چاکی تایە فاسۆلیاکە گۆشتی باشی تایە بەڵێ بای 2000 نانی سپیان هێناوە ئاردی سفر بەڵێ وەکو تام ئەمە خواردنێکی خۆشە بەڵام لە ڕووی بەهای خۆراکیەوە زۆر فەقیرە زۆر کێشەمان بۆ دروستەکە ئەو کەسێک کە وەرزشەکەی کرد بڕی چەند کالۆری سووتانە ناو هۆڵەکەیە یاوە خود لە ساحەکەیە من پێتەڵم نزیکی 600 هەتا 800 کالۆری وزەی سەرف کردووە بەڵام لەو ژەمە خۆراکیە زیاد لە 2000 کالۆری وەرەگرێ کەوابوو بەدەر لەوەی کە سووتانت هێشتا زیادەشت بەخشی بەلەشت ئەی لێرانە سوودی وەرزش چی بوو ئەڵێن چوو وەقاعە چوو وەرزشی کرد هەروەکو خۆم وام و قەڵەوم و دانابەزم ئێ لێرانە کێشەکە لە سیستمی خواردنەکەتایە کە بوو کابوو لە سەرەتا شاباسمان کرد بە پێی بەداویستی لەشی خۆت بە پێی بڕی پێویستی لەشی خۆت مەواد وەربگرە من پێدەڵێم کە قەڵەو نابی هەنێ حاڵەتیش تاکتاکیشمان هەیە ینی کابرا جینێتیکی باش نییە یان هەنێشت بەکارەهێنێ یان بەڵانسی ناترۆجینە لەشیا پۆزتیڤە یان میتابۆلیزمی خاوە ئەکرێ پێدڵێم ئەمانە ناڕەحەتر داوەزن بەڵام بە کۆی گشتی ینی ڕووناکیەکە لەسەر خواردنە زۆر باش من هەمیشە لەو کەسانی کە کێشیان زیایە ئەوە ئەبیستم کە ئەڵێ ئێمە بۆ نمونە بنیەی جسممان وایە هەر بە عایلە بۆ نمونە قەڵەوین ئەمە بنیەتی جسممانە ئەگەر بۆ چەندجار ڕەجی میشمان کڕۆ بەڵام سوودمان لێ نەبینیوە لەبەرەوەی کە ئێمە خۆمان قڵێ ئەمە لە ڕووی زانستێکەوە یاخۆت وەکو ڕاهێنەرێک ئەمە تا چەندێک دروستە کە بەڕاستی ئەگەر بۆ جسممان بە شێوازێک بوو ئەوە ئێمە ناتوانین بۆ نمونە زەعیفتر بین یاخۆتەوەدا قەڵەوتر بین تەنانەوەی کە زەعیفشن زۆر جار ئەو کێشیان هەیە تەواو قسەکەی جەنابە تەواڵەت لە جێی خۆیەتی بەڵێ ئێمە چەند حاڵەتێکی زانستیمان هەیە کە باوای دابنین ئەو کەسێک کە تهدیدی حاڵەتەکە ئاکات پێی بێبە هەنێ کەس هەیە چەند ڕێجیمەکە چەند مەحاولاکە چەند خۆی هیلاگەکە چەند بەرنامەی خواردن بەکارهێنێ بە پێی پێویست کێشی لەشی کەم ناکە سەبەبەکە لێرە چییە هیچێک لە حاڵەتەکان ئەوەیە کە میتابۆلیزم کردداری هەڵوەشاندنی خواردن کردداری شیبوونەوەی خواردن لە لەشیا خاوە خلیچکە لەشی گیرەخوا بەدەست ژەمێ خواردنەوە نازانێت چی لێ بکە ئەم میتابۆلیزمەش جینیدیکە لە جیناتی ئاوایە کرد سیستمی هەرسی خاوە خلیچکە لە حاڵەتێکی تریشا بەڵانسی نایترۆجینمان هەیە کە پۆزتیڤ و نێگەتیڤە بێ کە بەڵانس واتە تەرازووی نایترۆجین پۆزتیڤ بوو ڕیتێنشن واتە احتیباس واتە پەنادان واتە خەزنکردنی خواردن زۆرە بێ بە کەمترین بڕی خواردن قەڵەوە بێ نەت بیستوە خەڵکێکی لە من بە ئاویش قەڵەوەم ئەڵە من خەفەت خۆم قەڵەوە من پێت ئەڵێم ئەو قسێ تا سەرسخان تەواوە من لە کاری ئەم بە خەفەت بەڵێ ئەخی خەفەت تەنزی تێکچوونی هۆرمۆنەکانە هەنێ هۆرمۆن هەیە کە ئەڕژێ بەڵانسی نایترۆجین پۆزتیڤەکە بە کەمترین بڕی خواردن لەشی ئەو کەسە چاوری دروستەکە کێشی دانابەزێ ئەمە ئەم حاڵەتانە تۆزێ شازن تۆزێ دەگمەنن ئەتوانم بڵێم ئەگە 100 یاریزانبێتە لای ڕاهێنەرێک لەواچێ لە سا 5 بۆ 10 وابێ بەڵام لە ساتانەوەتەکەی بە ئاسانی دابەزێ بەڵام هەرتوانرێ بە خواردن ئێمە بتوانین تا ڕادێک لەو کێشار کەمکەینەوە بەڵێ کەمەکرێتەوە بەڵام چۆن ئەوێ ئەو کەسە جوهدێکی زیاتر بکە کاتەوەکو کەسێکی تر نییە ئەمە یەک دومینیشان ئەو کەسێک کە لەشی لاوازە ئەو کەسێک کە زەعیفە ئێوێ کێشی سەرکەوێ کێش سەر ناکە دایمەن لەشێکی بەڵێ دایمەن لەشێکی وشتی عەزەڵی هەیە ئەویش دوو کێشەی هەیە
بەڵاسی ناترۆژین لە لەشی ئەوە پۆزتیڤ نییە نێگەتیڤە خزنی خواردن دروست نابێ میتابۆلیزم واتە کردداری زیندەپاڵیشی زۆر زۆر خێرایە ئەوەی کە ئیخوا لە مەسافەی 45 بۆ 6 دقیقە لە ڕیخۆڵەکانیەتی حەزرا خۆشبەختی لەبری خواردن زۆر زرنگ یەکێک لەو بابەتانی کە هەمیشە دەچین بۆ هۆڵەکانی وەرشی مامۆستای ڕاهێنەر یا خودت لەنێو کۆمەلگاتا بڵاوە یەکسەر نان و برنج و شەکر و خوێ و ئەمانەمان لێ ترک دەکرێت بەتاشی ئەمانە چ زیانێکیان دەبێت ینی زۆر جار باز لەوەش دەکرێت هۆکارێکی سەرەکیشن بۆ دروستبوونی ورگ کە ئەم هاوڵاتی لە مەریم کورسانە ینی قەڵەوی زیاتر ئێمە ئەیاتە ورگمان بەڕاست بەتاشی جا زۆر ئەوانشی کە قەڵەون ینی پێیان خۆش دڵیوە خۆیان وا خۆشەڵێ لە بارە وەزلی کوردی جوان وەزلی کوردی ئەم خواراکانی کە باسم کرد تا چەند کاریگەریان دەبێت وە چی دەبێتە هۆی دروستبوونی قەڵەوبوونی ورگمان باش هەموو خۆراکێکە خۆی گەورە دروستی کرد بێت لەسەر ئەم زەویە هەمووی حکمەتی خۆی هەیە و سوودی خۆی هەیە ئێمە کێشێکمان هەیە ئەویش ئەوەیە شێوازی دروستی خواردنەکان نازانی یاوە خود تەوقیتی خواردنەکان بە باشی نازانی ئەگەر بۆ نمونە کەسێک با بڵین هەر سەرچاوەی خۆراکی کە خەڵک بەخرا پێزانێ ئەگەر بە پێی پێداویستی وەری بگری من پێ دەڵم قەڵەوت ناکە بۆ نمونە ئێستا زۆرترینی ڕووناچەکان زەوەکە لەسەر چیە لەسەر برنجە دەمی هەچ کەسێکەکەیتەوە ئەڵێ کاکە من برنج وام لێ کاکە برنجە خۆم ورگمێتە پێشەوە ڕاست دەکات بەڵام کێشەکە لە چیە کێشە لە شێوازی دروستکردنەکەیەتی لەگەڵ کاتی خواردنەکەی مەرجنی قەدەغی بکەی لە خۆت بە دڵنیاییەوە پێتەڵێ کێشە لە ئێمە کە نازانین چۆن ئەو خۆراکە تەواو ڕەحمە لە باوکە دەمێستا من یاریزانمان هەیە لەم هۆڵی خۆمان دامەمەزانووە لە بەتۆڵێکی شاری سلێمانیە لەشێکی وشکی تەنشیفی پێوەیە هەموو ماسوولەکانی بە پەنجە یەک بیژمێرە بڕوان پێ بکە برنجی خواردووە پەتاتی کوڵاویشی خواردووە تاواکەری خۆراکیمان ناوێت یاوەتێ دنیای کاربۆیدراتیشی تایە کاربۆیدراتەکەش جارێککە لە پەتاتە لە برنجەوە گیراوە بەڵام مەسەلەکە ڕێژە و تەوقیتە من نمونێکی بچووکم ئەرزی جەنابەت کرد هێسەش بۆ دووباراکەمەوە بە هەر بینەرانی سوود لەمە ببینن هەر برنجێکی وشک کە تۆ ئیگری هەر مارکەیەک و هەر ناوێکی هەیە سەیری پشتەکەی بکە تەمەن لە پشتی هەموو شتێک لە دنیاە نیوتریشن فاکتی لەسرە واتە زانستی خۆراکەکەی حقایقی غیزایەکی کە تایەتی 100 گرام برنجی وشک کە ئەکاتە دەکەوچکی چێشت بە وشکی لاوەچە لە دەستی منە جێبێتەوە 375 بۆ نزیکی 380 کالۆری وزی گەرمی دەیاتێ ئەمە بە وشکی بەلێنەندراوی باش ئەگەر خوشکێکی بەڕێز کابانی ماڵەکە ئەم برنجە درێژە لێنێ مسۆگەر بە ڕۆنیا زەیت بەکارێنێ بیرمان نەچێ هەموو گرامێکی چەوری 9 کالۆری دەیاتێ ئەگەر ئەم قاپە برنجە کە ئیخاتە بەردەستی من و جەنابە دەگە تەنها 50 گرام زەیتی پێوە بێ 50 کە ڕەتی نۆکە 450 لێرەش نزیکی 380 کالۆریمان هەیە ئەمە نزیکی 900 بۆ 15 کالۆریمان ودوزە وەرگرت تەنها لە قاپێکی ئەمە نە برنجا بەتەنیا ئەینانی پێوە ناخۆی ئەی شلەکە ڕۆنیتیان نیە ئەی ئایا تۆ بۆ کەوچکە برنجە کەمە بڵێن ڕازیەوی ئەی گۆشتەکە ئەی مریشەکان سوور نەکردێتەوە لەگەڵیا ئەی لەم لاوە مایۆنیز و حمز متەحینیان بەدانە ناوی کەوابوو برنجەکەش و نانەکەش و ئەمانە بوون بە سەرچاوی خەڵەوی بۆ جەنابێت بەڵام تۆرە ئەم برنجە زۆر دوای شیرینێکیشی ڕەحمە لە باوکە دوایەوە شیرینیشە خوا بە دوایە ساردیشە خوا بە دوایە دەوەرە ئەم برنجە بە وشکی لێ بنێ خۆت ڕابێنە ڕۆنی لەگەڵا بەکارمەهێنە وشکی مەبەستە پڵاو بەڵێ ئێستا هەمووتان شارەزان هەموو کەسمان چوینێتە ئێران لەوێ برنج وشکە یەک پارچەی ئەمەنە کەرت بۆ دانێ زۆرجارکەشینەوە گلەیەکی نەڵین بەخوا ورجەکەی وشک بۆمان بەڵێ پارچەیە کەرت بۆ دانێ یەکەیتە سەری بیکە ناکەی مەیکە بەس نەک ئیجبارێت کات مەنجەڵەکە لە بنەکەی ئەمەنە ڕۆنی تیامێنێ کەوابوو خوێ و شەکریش و برنجیش بە شێوازی تەندروست بەکاربێ بە پێداویستی لەشی خۆت بەکاربێ بە تەوقیتی باش بخورێ من پێ دەڵم کێشت بۆ دروست ناکە و گەورەترین کێشەی وڵاتی ئێمەش کە ئەمە ستایلێکە خومان پێوە گرتووە زۆربەی خێزانەکانمان خواردنە قورسەکانە خەنە ژەمیکەی ئێوارە تۆ ئێوارە بە دواوە لەشت لە زیندەپاڵ خاو بێتەوە تۆ پێویستە بە تەعمیری خانەتێک شکاوەکانی ڕۆژت هەیە باشترین ڕێگا چیە سەرچاوەکار بۆ هیدراتەکان بخرێتە سەرەتای ڕۆژ وەکو برنج و نان و شۆفان و خورما و پەتات و ئەمانە سەرچاوە پڕۆتینەکان بخرێتە ئێواران بەرەو دواوە وەکو گۆشتی حیوان ماسی مریشک سپێنەی هێلکە ماوەدە پڕۆتینەکان ئەویان باشە کاربۆیدراتیان زۆر کەمە ئێستا تۆ 100 سپێنەی هێلکە بخۆ گرامە کاربۆیدراتی تیان نییە 200 گرام سنگی مریشک خۆ کاربێکی ئۆتۆ وەرناگری ماسی بخۆ عینەن شتە ئەمانە سەرچاوی پڕۆتینەکان کە تۆ ئیخیتە ئێواران و بەرەو سەرەوە تەعمیری خانەتێک شکاوەکانت بووەکە و هەروەها
هاندەریش نییە بۆ بەرزبوونەوە ڕێژی ئەنسۆلینی خوێنێت و هەروەها مەعیدەشت پڕەکاو لەشیشت تێرەبێت ئەو سەزرنگ لەسەر ورگەکە چی دەبێتە باعثی دروستبوونی ورگمان هەر ئەو خۆراکانی کە باس کرد یان ئایا دەکرێت کەسێک کە دەرفەتیەوەی نییە بچێت بە وەرزش ئەم ورگی دابەزێن یاخود ئەم قەڵەوی دابەزێنێت ئایا دەکرێت بە ڕێگەی سیستەمی خۆراکی و جوڵێکی ئەگەر کەمیشە بێت یان خانمێکە لە ماڵەوە ناتوانێت دەرفەتیەوەی نییە ورگمان هەم جستەمان بە تەواوەتی دابەزێت خاڵی یەکەم عامیلی تەمەن دەوری زۆرە تەمەنی مرۆڤ هەتا بەرەو سەرەوە هەڵبکشێ ڕێژەی چەوری خەزنکردن لە لەشیا زیاکە و هەروەها تۆپەڵ بەڵکی مەسڵەکانی وردە بەرەو شلبوونەوەچێ ئەمەی لاقی بە هۆرمۆناتەکانی لەش ئینسانەوە هەیە ناکرێت یاری کەسێک باڵین تەمەنی 55 ساڵە بە تەما بێ سکس پاک دروستکە بەس ئەتوانێ ورگی تەختکە ئەمە کەوا بۆ عامیلی تەمەن دەوری هەیە دووهەمینیان ستایل و شێواز و ڕۆتینی ژیانی ڕۆژانی کەسێکمانێک و جەنابەت لە ئۆفیسێکی شەکاڵی مامۆستا من لە سەعات 8 بانی و تا 5 جیوارە من دانیشم لەسەر کۆمپیوتەرێکم ئەم ستایلی ئیشکردن ئەمە جەریمەیە ئەبێ مەحاولە بکە وەرزشێکی لەگەڵا بکە ڕێخستنی خواردنەکانیش کە لەولا باسمان کرد لە پێداویستی لەشی خۆت بڕی کار بوو کالۆری کەمتر وەربگرە لاشەت ناچارەکەی لە چاوری خەزنکراوەکانی خۆت گلایکۆجین و گلوکۆز دروستکەی کەوا بوو عامیلی تەمەن دەوری هەیە جۆر و ستایلی ژیانی خۆت دەوری هەیە سیستمی خواردنەکە دوای لەوکە کە لە بڕی خۆت لە پێداویستی لەشی خۆت کەمتر ماوەت وەربگرە ئەگەر هەر ناتوانانی بشتیتە هیچ هۆڵێکەوە هیچ وەرزشێکت پێ ناکرێت لە ماڵاتوانی بیکەی چۆن زۆربەی خەڵک ئەمڕۆ ئامێری زیرێکی هەیە و خەتی ئینتەرنێتی هەیە هەر ئەوەنە بنووسە لە یوتیوب هۆم وەرکاوت فۆر فات لوس یعنی چی یعنی ڕاهێنانی ماڵەوە بۆ سووتانی چەوری ئەکرێت لە تەنیشتیەوە بنووسێن نۆ ئیکویپمنت واتە چی بێ بەکارهێنانی هیچ ئامێرێک دەیان نا هەزارەها ڤیدۆت ئەدایاتێ بەبێ بەکارهێنانی هیچ ئامێرێکی وەرزشی کە من تەنانەت پێتەڵم 250 دانیش لەم پارەی خەرج ناکەی تەنها پێویستە بە پارچەیە کومباری نەرم یان پارچەیەک ئیسفنچەیە دایبخە بە بەکارهێنانی قورسایی لەشی خۆت سەدان جۆری ڕاهێنان هەیە کە ئەیکەی بەبێ بچیتە هیچ هۆڵێکی وەرزشی مامۆستا ینی بە حەزم ئاین پرسیارمان زۆرمەوە حەزەکەین زۆر پرسیار بکەین بەڵام ڕەنگە کاتەکەمان ئەوە نەبێ باڵام ئێستا بینەرێک سێری ئێماکە ئەڵێ باشە من ئەم شێوە هەستیاری کە تۆ باسە کرد ئەوەندە خواردن گرنگە ئەوەندە بڕەکەی گرنگە ئەوەندە گرام کاریگەریە کاتە سەر ئێمە چۆن بتوانین ئەگەر بۆ ڕاهێنەرێکمان نەبێت لە ماڵەوە خۆمان بمانەوێت تەنها عنی هیچ ڕاهێنەرێکمان نەبێت و بشمانەوێت کێشمان دابەزێنین ئەتوانین یاخود ئیلا پێویست ئەکا کە ئێمە سەردانی دکتۆرێکی خۆراک بکەین یاخود ئەو تا ڕاهێنەرێکمان هەبێت باش باوای دەبین کەسەکە نە دکتۆری دەسەکەوە نە ڕاهێنەریشی دەسەکەوە باشە دەستی بە هیچ کەسێک لەمانە ناگا من ڕێگاکی زۆر ئاسانت پێڵم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و خۆی لەسەر بێ هەفتەی 2 جار بە ڕۆژوو بووە ئەلم چەند ساڵی پێشووشە کاکەیەکی گەنجی ئەمریکی کتێبێکی دانە ناوێنە ئینتەرمیدیت فاستینگ واتە بە ڕۆژووبوونی بچەر مجموعی ئەبحاسی علمی هێناوتی ئینسان لە هەفتەیەکا 2 جار بە ڕۆژوو ببێ 5 ڕۆژیش نامخوا باشترین تەندروستیە بێ هەموو عالم ڕووناکیان خستە سەری بەس کەس ئیش بە مەسەلە دینیەکە ناکە هەر هیچی پێ ناکرێ با بە ڕۆژوو بێ هەر بە ڕۆژووش نابێ کەسەکە وەرە نێوانی ژەمەکانە دوورخەرەوە دروستە من زمانی ئەوە دەکەم هەموو مانگێک 3 بۆ 5 کیلۆکەمکەی بەبی ئەوەی تەسی لەباری تەندروستی بکە بەیانیان لە خەو هەستای ژەم یەکەمت خۆ محاولە بکە نزیکی 12 بۆ 16 سەعاتدان بە خۆ تا بگەر اینجا ژەمی دومت خۆ ئەلەم حاڵەتەیە من زمانی ئەوە دەکەم کە تۆ کێشدا بگری بەبێ هیچ ڕاهێنەرێک و بەبێ هیچ دکتۆرێ بەڵام لە سەرو ئەمە ئەگەر زیاتر پێویست بە دابەزانی کێش هەبوو بەڵێ ئەکرێ سەردانی ڕاهێنەرێ بکەی ئەکرێ سەردانێکی دکتۆری خۆراکزانی بکەی چەند فحوساتێک هەیە بۆ دەکا پێداویستەکانی لەشی خۆت وەرەگرێ ستایلەکەت بۆ داڕێژێ ینی ئەوە گران و قورس نییە ئەوسە بەتایبەت بۆ خۆراک زۆ گرنگە ینی ڕاهێنەرێکی وەرزشی یاخود پسپۆڕێکی لەو بارە بۆت ئامادە بکەن هەیە لە ماڵەوە بەبێ هەڕەمەکی ئیکان بینیمانە تووشی چەندی نەخۆشی بووە حتا بۆ تووشی شەکرە و تووشی کۆمەڵێک نەخۆشی دیکە بووە بەڕاستی هەیە شەکری دائەوەزێ بۆتەوەی ئەوەی کە شەکری دابەزێت بەڕاستی یان گرنگە کە ڕێخستنێ بکە لە خواردنەکە نەک کۆمەڵ خۆراک لە خۆی قەدەغە بکە بەدڵنیایە ئەو ئەسڵی مۆزوعەکەیە تەرەکردنی خواردنمانێ ڕێخستنمان هەیە مامۆستا عیلاج ئێستا زۆر شتێکی باوازانم کاتەکەشنەوە بەڵام باسێک لەوە بکەیت کە تا چەندێک گرنگە ینی ئەم عیلاجە بەڕاستیم پێویستە بەکاری بێنین جاری وایە بێزارە بین لە قڵەوەکەمان ئاسەنگێکمان بۆ ڕناگیرێ پەنابێنە بەر ئەم شتانە ئێستا زۆر بووە ئۆنلاین هەیە دکتۆر هەیە لە پێشەکە کەشە باسی شتێکم کرد بیرمان نەچێت ئەو حەبوو شتانی کە بە ئۆنلاین خەڵکی کرێمەش زۆر بووە مامۆستا باش من خۆم ئیشەکەم ئەوەیە 25 ساڵە من اختصاسەکەم نیوتریشن و سەپڵمنتە باشە خۆم شوێنێکی تایبەت بە خۆمم هەیە لەو تاوکەرانە ئافرۆشی
ئەگەر ئەویش بە حەد و بە ئەسلوب بەکار بێ پێ دەڵم کێشەیتیان نییە بەڵام کێشەکە لەکوێ دروستە بێ کابراەک لە پیجێک لە فەیسبوک لە ئینستاگرام لە هەر شوێنێکە ئەڵێ حەبێکمان هەیە لە مانگە 12 کیلۆدا دەوەزێنێ 15 کیلۆدا دەوەزێنێ ڕاستەکە ئەخ من پێ دەڵێم ڕاستەکە بەڵام لە چی دابەزێنێ لە ماسوولکە لە ئاو خوێی لەشت ڕێگریەکە لە ڕیخۆڵەکانت کە هەموو سەرچاوەکانی خۆراک هەڵمژێ کاتێکە زانی بە کیلۆ کەمت کردووە بەڵام دنیای کێشەی تەندروستیت بۆ خۆت وازێنانیشی دیسان دەست پێکات ئەوە لە مەسافەی 3 بۆ 5 ڕۆژ لە تاوابوونی حەبەکە کێش دەگەڕێتە شوێنی خۆی بۆ لاشە احتیباسی ئاو خوێەکە دروست دەکاتەوە چەند جارێکش ئەم عیلاجە بکرێتەوە زیاتری شەبێ ڕەحمە لە باوکم اینجا بەڕێز جا هیچی تر لە کێشەکان ئەوەیە کە ئەم بابەتانە کە ڕێگریەکەن لە هەڵمژینی هەموو ڤیتامینەکان هەموو معادینەکان ڕێگری لە هەڵمژینی پرۆتین و خوێیەکە لەشی بەرەو پوکانەوە چێ پاش مەسافەیە قژیە وەرێ دەسێ لێرزێ چاوی کەم حکومە بێ شتی بیرەچێتەوە تەقوهڕی جونگەکانی بۆ دروستە بێ ئازاری ماسوەکەی بۆ دروستە بێ اینجا هەنێکیان کافاینە نەمەنە بەرزە خەویشی تێگەچێ هەڵێ مامۆستا من کەمم کڕی و هەتا سەعات 6 بانی بەخەبەر بوو لە ڕێگەی زیادی کافاینەوە حاڵەتی بۆ دروستەکە کەوا بوو باوەڕ پێ نەکردن یعنی هەچ کەسێک گوێی لە ئێمە لە ڕێگەی کەناڵەکەی جەنابتانەوە باوەڕی لە 100% بۆ بابەتەنەکە خاڵی دومینیە سەپلیمنت تاوکەرە خۆراکیەکان لە هەچ کەسێک وەرەگری ئەبێ ئەو کەسە شارەزایی ئەو هەیە بە مەجموعەیە پرسیار هەیە لێت بکە بزانە نەخۆشی درێژخانت نییە حەملت نییە بزانێ هیچ مەشاکیلێکی کۆڵۆن و مەشاکیلی گورچی لە جگەرت نییە خۆشمان هوشیار بین کە کاتێڵێ لە مانگێکا 12 کیلۆ ئەو دڵنیا بە کەشتێکی تەندروست نییە تۆ لە مانگێکا چاوری 12 کیلۆ لە مانگا بەقتوێ حەبی 16 دەنکی دانابەزێ وریایی زۆر پێویستە خەڵک عنی سیخە بۆ شوێنانەکە زۆر سپاس بۆ مامۆستا سەلامەتە بنیش نەخوا بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ بەڕێنمایەکانە ئەزیزان لەو پڕکە بابەتانی تر کە هەمانە ئێستا بازم ناوڕێکمان هەیە و دواتر بەرداوام بین لە پڕکەکانی ترە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکار بێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
شاری مەکە یەکێک لە پیرۆزترین شارەکان و قیبلەی موسڵمانان کە موسڵمانان بە تامەزرەوەیەوە هەموو ساڵێک ڕووی تێدەکەن و هەمیشە دڵمان لایەتی و شاری پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ کە هەمومان دەزانین یەکێکە لەو شارە سەرنجڕاکێشانی کە کەسانێکی زۆر سەردانی دەکەن تەنانەت ئەمە بۆتە جێی سەرنج لای و کەسانی تەنانەت موسڵمانی ژین کە ڕووبکەنە ئەو شارە یاخۆت سەرسامی بن ئەمڕۆ لە تەوەرێکی لە بابەتێکی تری زانیاریەکانمان زانیاریمان هەیە لەسەر شاری مەکە کۆمەڵێک زانیاری دەخینە ڕوو بە بزانین ئەو زانیاریانە چین باس لە تایبەتمەندیەکانی شاری مەکە دەکات پێکەوە بینەری دەبین. لبيك اللهم لبيك لبيك لا ئێرە شاری مەکەی پیرۆزە ئەو شارەیە کە سەروەرمان درودی خۆی لەسەر بێت پێی دەڵێت تۆ خۆشەویستترین و شیرینترین شاری لە دڵی مندا و زۆر گەورە و بەڕێزی لای خۆی گەورە. مەکەی پیرۆز شارێکی پیرۆزە لای موسڵمانان مزگەوتی حەڕەمی تێدایە لەگەڵ کەعبە کە بە قیبلەی موسڵمانان دادەنرێت لە نوێژەکانیاندا. مەکە دەکەوێتە حیجازەوە لە شانشینی سعودیە ڕووبەرەکەی نزیکەی 1200 کیلۆمەتر دووجایە و نزیکەی 340 کیلۆمەتر لە مەدینەوە دوورە. مەکەی پیرۆز 1104 خاڵی سنووری هەیە کە جوبرەیل عەلەیهی سەلام دیاری کردووە بۆ حەزرەتی ئیبراهیم بۆ ناسینەوەی شاری مەکە. نزیکەی 50 ناوی هەیە لەوانە مەکە، بەکە، بەلەدول حەرام، بەلەدول ئەمین، ئەلبەیت چەندی ناوی دیکە. ئەم شارە چەند هەزار ساڵێک پێش زاین لەلایەن پێغەمبەر ئیبراهیم و ئیسماعیلی کوڕی سەلامی خودایان لەسەر بێت یەکەمین مزگەوتیان بۆ خواپەرستی بنیادناوە کە پێی دەوترێت کەعبە. ساڵی نۆی کۆچی خوای گەورە فەرزی کرد لەسەر هەموو موسڵمانێکی لەشساغ و ئەوانەی ماڵ و سامانی پێبەخشیون سەردانی ئەم شوێنە پیرۆزە بکەن و فەریزەی حەجی تێدا ئەنجام بدەن. لە ناوەڕاستی مانگی شەعبانی ساڵی یەکەمی کۆچی قیبلەی موسڵمانان بۆ کەعبەی پیرۆز گۆڕدرا کە پێشتر بەیت المەقدیس بوو. لەم شارە پیرۆزەدا بۆ ماوەی 10 ساڵ 86 سوورەتی قورئانی پیرۆز بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دابەزی. ئەم شارە چاکترین و خۆشەویستترین شارە لەسەر ڕووزەی لای خوای گەورە. شاری مەکەی پیرۆز پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێت دوعای بۆ کردووە کە دڵی موسڵمانان وابەستە بێت بەم شارەوە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەفەرمێت ئەو ڕۆژەی خوای گەورە زەوی و ئاسمانەکانی دروست کردووە ئەم پارچە زەویەی ترخان کردو بۆ خۆی. لەم شارەدا خێرکردن و فەریزەکان هەزاران جار زیاترە لە شارەکانی جیهان. بۆ نمونە نوێشکردن لەم شارە پیرۆزەدا خێری زیاترە لە 100,000 نوێژی شارەکانی دیکە. مەکەی پیرۆز سنوورێکی تایبەتی هەیە بەو پێی ئارامترین و خۆشەویستترین شارە لەلایەن خوای گەورە و موسڵمانانەوە بۆیە هیچ ترسێک بوونی نییە لەم شارەدا. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت بێڕێزیکردن بەم شارە لە تاوانە گەورەکانە و ئەو کەسەشی بێڕێزی دەکات بە بوغزاوترین کەسدا دەنرێت لای خوای گەورە. هەموو جۆرەکانی ڕاوکردن و داربڕین و خوێنڕشتن لەم شارەدا قەدەغەیە. لە مەکەی پیرۆزدا بۆ هیچ کەسێک نییە چەک یاخود ئامرازێک بەکار بهێنێت بە مەبەستی خوێنڕشتن و ئازاردانی موسڵمانان. لە مەکەی پیرۆز بەردەڕەشەکە بوونی هەیە کە جوبرەئیل بە فەرمانی خوای گەورە هێناوێتی و بەردێکە لە بەردەکانی باشت. یەکێکی دیکە لە پیرۆزیەکانی ئەم شارە بوونی ئاوی زەمزەمە کە بە چاکترین و پاکترین ئاوی سەر ڕووی زەوی دادەنرێت و خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت دەفەرمێت شیفای هەموو نەخۆشیەکانە. زۆرێک لە هاوڵانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە ئاوە تێرکەرەکە ناویان بردووە. کێوی عەرەفات کە 18 کیلۆمەتر چوارگۆشەیە دەکەوێتە ئەم شارەوە. قبولبوونی حەجی موسڵمانان وابەستەیە بە ئامادەبوونیان لەم شوێنەدا. پیرۆزی کەعبە وای کردووە کە تا ئێستاش زیاتر لە 1.5 ملیار موسڵمان لە جیهاندا لە کاتی نوێژەکانیاندا ڕووی تێبکەن. ئازیزان بۆ وەرگرتنی زانیاری لە شوێنە جیاوازەکانی کوردستان و ئێستاش دەچینە لای پامنێرمان ئازاد ئۆمەراوی لە سۆرانەوە زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازێتەوە. ئازاد سڵاو لێبێت، زانیاریەکان لای تۆ چین؟ بەڵێ سڵاوتان کاتتان باش کاتی بنەرانی بەڕێزیش باش بێتن. من لە
قەزای سۆرانم دیارێکێک لەو گرفتانەی کەوا لە ئیشوکاری ڕۆژانە دێتە بەردەم هاوڵاتیان لە کاتی تێکدانی خانوبەرە تووشی ڕۆتیناتێکی زۆر ئەبن چەندین جار مامەڵە بە هاوڵاتیان دووبارە ئەکرێتەوە من بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە مەلای پارێزەر پشتیوان کشتوان ئەگەر بیتە ئێرانە سەبارەت بە چۆنیەتی ئەو ڕۆتیناتە زۆرەی کەوا بە هاوڵاتیان دووبارە ئەکرێتەوە ڕۆژانە ئەگەر بۆمان باس بکەیت چۆنە مامەڵی هاوڵاتیان چۆن بەڕێوەچێت بەڵێ ئێمە وەک پارێزەر کە لەو دەبەرەدا ئیشی پارێزەتی دەکەین و تایدا کاروباری هاوڵاتیان ڕادەپەڕین ڕۆتیناتی زۆر بە هاوڵاتیان دەکرێت ئەمە یەک لە ڕۆتیناتەکان باز دەکەین لە نۆژەنکردنەوەی خانوو کەسێک خانوێکی هەیە دەیەوێت خانوەکەی نۆژەن بکاتەوە بۆ ناوەخۆیەکی تاپۆیە چەند ڕۆتیناتێکی تێدا تەنیا ئەو حاملەیە سەرەتا ئەبێ بێ لە شارەوانی فۆرمێک بە ناوی فۆرمی تێکدان وەربگرێت لەو فۆرمەدا دایری ئاو کارەبای پێ دەکرێت واتە هاوڵاتی هەر قەرزێکی هەبێت لە حکومەت دەبێت صافی بکە وەک قەرزی ئاو کارەبا کە ئەو دوو دایرەی کرد شارەوانی ڕێگای پێدەدا دواتە دەچێتە دایرەی تاپۆ نوسخەی تاپۆیەکەی دەبا لەوێش معاملەی تێک هەدمی پێ دەکەن واتە سەنەدی موکەکەی لە خانووە بۆ دەکەن بە زەوی بەتاڵ لەوێشەوە کۆمەڵک دایری پێ دەکرێت وەکو ئاو کارەبا شارەوانی زەریبەی عقار زەریبەی دەخن دوای ئەوەی کە ئەو دایرانەی کرد ئینجا دەینێنەوە تەزویری بۆ دەکەن دەینێنەوە شارەوانی لە شارەوانی زارێکی تر هەمان ئەو دایرانەی پێدەکەن وەکو ئاو کارەبا زەریبا هەموو دایرەکان دەکات واتە هاوڵاتی بەتەنیا لەو مامەڵەیە 3000 پاکانەی ئاو کارەبا دەکات 2000 پاکانەی زەریبە دووبارە دەکاتەوە ئەمەش بەڕاستی ڕۆتیناتێکی زۆر زۆرە مەفروض وایە چارەسەری ئەم بابەتە بکرێ بەتەنیا لە مامەڵەی هەدم واتە دایرەی تاپۆ کە هەموو ئەو دایرانە دەکا وڵاتی خۆی ساف دەکا پێویست ناکات شارەوانی جارێکی لە فۆرمی ڕوخان و پێدانی ئینجازە ئەو دایران دووبارە بکاتەوە مەفروضە مۆڵەتەکەی پێی بدا و ڕسوماتی خۆلی وەربگرێت نەوەک جارێکی هەموو پێی دووبارە بکاتەوە کە لە کاتی مامەڵەی هەدمەکە هاوڵاتی هەموو قەرزی خۆی داتەوە خۆی پاکانەی خۆی ساف دەکات پێویست دەکات جارێکی تر بۆ لێدانێک تۆ بینێری و هەموو ئەو دایرانە لە نێو زۆر سپاس بۆ پامێرمان ئازاد و مەراوایی لە سۆرانەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیارەکان بەڵازان و خۆشەویستان لە تەوری سێی بەرنامەکەماندا باز لە سەرکردەیەکی دیاری نێوڕابوونی ئیسلامی دەکەین کە هەر لە سەردەمی لاویەوە تاوەکو ڕۆژی وفاتی کرد ژیانی خۆی تەرخان کرد و بۆ ئاین پیرۆزی ئیسلام و بۆ خزمەتکردن بە کۆمەلگا ئەو سەرکردە ئیسلامیە کەسێکی ڕاشکرا و کەسێک بوو کە هەمیشە بەردەوام لە نێو پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێز بوو هەروەها کاریگەرێکی بەرچای هەبوو لە نێو ڕابوونی ئیسلامی لە نێو کۆمەلگادا گفتوگۆ دەکەین لەو بارەوە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی برای کۆچکرد و مامۆستا ناسیح مەلا ساڵحی بامۆکی مامۆستایان زۆر بەخێر خی گەورە پاداشتانات و سوپاسدانەکەم بۆ دەرفەتە مامۆستا گەر باس لە ژیانی مامۆستا ناسیح بکەین کە برای بەڕێزتان بۆ گوزارێک بە ژیانی بکەین و باز لە ئەزمونەکانی بکەین مامۆستا ناسیح کێو بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله مامۆستا ناسیح کوڕی دووهەمی خێزانەکەمانە مەلافاتی برام لەو گەورەترە و لە خێزانەکەشمە دوو خوشکم و مەلافاتێ لەو گەورەتنەوەتە بێتە مناڵی چوارەمی خێزانەکە مەلا ناسیح بە هەڵانە چوو بم ساڵی 1950 لەدایک بووە و خوێندنی سەرەتایی و دواناوەندی لە هەڵەبجە تەواو کردووە دواتر کولەی شەریعە لە بەغا ئەوەی تەواو کردووە پاشان بۆ ماوەیەکی کەم لە ماوەت بە مامۆسا مدەڕیس تەعینە بێ دواتر لەبەرەوە کە نابێتە بەعسی لە مدەڕیسی لە وەزارەتی تەربیە نەقلیەکەن بۆ وەزارەتێکی ترکەوە ئازانماوە ئیشی ئیشغاڵ و ئەو جۆرەشتانە بێت لە مختبەرێک لە دەوری کانیپانکەوانە لەگەڵ ئەو دایرە نقلەکەن بۆیە مامۆستا جەمیلێکیش کە هەر برای خێزانمە ئەوش بە هەمان شێوە ئەوش لە مدەڕیسی نقلەکەن ئەینێرن بۆ خەسەخانە و بۆ سەحا مامۆستا ناسیح هەر لە سەرەتایی گەنجێتیەوە لەگەڵ ئەو وەزعی ئیسلامیە هەبوو ئێمە بە عنوانیەوە باوکمان خوا لێی خۆش بێ مامۆستا مەلا ساڵحی بامۆکی سەرەتا کە ڕابوونی ئیسلامی و ئیخوان هاتوۆتە کوردستانەوە
باوکمێکێک بووە لەو مامۆسان لە سەرەتا لەگەڵ وەزعەکە هەبووە هەر لەگەڵ مامۆستا مەلا عوسمان کە مامۆستا مەلا عوسمان قیادەی ئەو وەزعی کردووە لە کوردستانە باوکم هەم قوتابی بووە سەرەتا و دوایش کە بۆتە مامۆستا لەگەڵی هاوڕێ و پشتیوانی بۆ لە کارەکانیان و هەتا گێڕاوە و ئەیوت خۆی لە ساڵی 1950 و 1959 کە شوعێت زۆر پەرەیسەندووە لە زمانی عەبدولکەریم قاسمە لە عێراق و کوردستانە یعنی ئەو چەند کەسێکی کەم لە حەڵەبجا ماون شوعی نەبن کە مەلاکان بوون مامۆستا مەلا عوسمان و کۆمەڵی مامۆستای هاوڕێی لەگەڵ هەندێک پیاوی عەشایری کەمان لە لادێکان لە هەڵەبجا مامۆستا مەلا ساڵحیان بەگیر داوە شوعیەکان لە گیراوە لە سەرا لە هەڵەبجا ئەمان کە چوون بچن بۆ لای باوکمەی فەرموو مناڵی مەکتەب بەربوو بوو ڕێیان نەدابوون بڕۆن مناڵەکانیان وەکو لە تێبەرداوین بە قسە پێوتن و بە قسەی ناشیرین و ئەوانە اینجا دوای خەڵکەکەش کەوتبوونە دوامان دەمە و ئاوا مەغریب بوو خەریب و خۆر ئاوا بوو هەتا لە شار دەرچوین هەر بە دووامان هاتن و هەر ئاوا وەکو بڵێ گاڵتەیان پێکردین و ئیهانەیان پێکردین و ئەوانە لەگەڵ مامۆستا مەلا عوسمان کە ئەمان چوو بن بچن سەردانی مامۆستا مەلا ساڵح بکەن کە لە سجن نابوو یعنی لەو کاتەوە ئەو وەزع هەیە لەبەرەوە ئێمە عیلی ئێمە وەزعێک بوو لەگەڵ وەزع ئیسلامیەکە هەر هاتوین یعنی مەلا ناسیعیش کە تەمەنی لە من گەورەتر بووە بە چەند ساڵێک لەو سەرەتا ئیخوانەتە کە هاتووە ئەو تۆزێک گەنجتر بووە لەوانەیە بڵێن دەرسی خوێن بێتە لە بۆ بووبێ لەو کاتانە بەڵام زیاتر بە شێوەیەکی زۆر دیار مامۆستا ناسیعید لە ساڵی هەشتاکان و سەرەتای هەشتاکانە ئەو کاتێکە خەتی دوی ئیخوان هەبووە مامۆستا ستیق و کۆمەڵێ برابوون ئەوش پەیوەندی لەگەڵ ئەو وەزع کرد بۆ یەکێک بووە لە سەرکردە دیارەکانی ئەو کاتەی ئەو ڕابوونی ئیسلامیە کە لەو کاتا دروست بووە چەو کاتەکە ئیشوکارەکە لە هەڵەبجا زۆرتر قەرەباڵخەکەی لەوێ بووە قیادەکەی لەوێ بووە بە ئیشوکاریش لە هەموو شارەکان لە هەولێر لە سلێمانی لە تەڵەبەکان کە چوون بۆ زانکۆ بۆ بەغایان خوێند بۆ مووسڵ هەبوو یەکێک بوو لە قیادە و سەرکردە دیارەکانی ئەو کاتەی ئەو وەزع پاشان کە ئینتیفازە ئەبێ لە 92یەکە مامۆستا ناسیعێکێکە بێت لەوانەی کەواکو ڕۆڵی ئەبێ لە ئینتیفاضە کە خەڵکەکانی خۆمان ئەو کاتەکە ڕاپەڕینی ئیسلامی بووە نێرێ سەرپەرشتیانەکە کە مەفرەزەی عەسکەریان لێ دروستەکەیان نێرێ بۆ کەرکووک بۆ شارەکانی تر کە ڕۆڵە بینن و دەوریانە بێ لەگەڵ باقی هێزە سیاسی و عەسکەریەکانی تری کوردستانە و لەو کاتەشە کە دوای خەڵکیش لە ساڵی 1970 تا پێش ئەوە بگەڕێنبەوە کە ئەچێ بۆ ئێران مامۆستا ناسیعێکێکە بێ لەوانە کە کۆچەکە بەڵام دواتر ئەو ئەگەڕێتەوە بۆ عێراق بۆی ئیشوکارەکان زیاتر لەناو کوردستان و عێراقا برەو پێ بدا و لە کاتێکیشا کە ئێمە لە ئێران لەگەڵ هەندێک وەزعی تری ئیسلامیە پێگەین مامۆستا ناسیع ئەو ئەگەڕێتەوە بۆ ئەمدی و لەگەڵ ئەو برانەی کە لەم دیون ئیشی ئەمدی و سەرپەرشتیەکەن و ئیشەکانە بن بەڕێوە کوتم کە ئینتیفاضەشە بێ ئەوان سەرپەرشتی ئینتیفاضەشەکەن لەگەڵ هەندێک مامۆستای تری دیاری ئەو کاتە کە دیارترینیان لەوە چێکە لە بیرم بێ ئێستا مامۆستا حەسەنی شەمێرانی بووە و ئەو کاتەش بزوتنەوەی ئیسلامیش دروستە بێ دوای ئینتیفاضە مامۆستا مەلا فاتحی برایشم ئەوش مەسئولی هەموو ئەو میحوەرە ئەبێ ینی لە منتیقی هەڵەبجە تا کەلار و کفری یەک میحوەرە بێ بزوتنەوەی ئیسلامی هەمووی ئیشەکە مامۆستا فاتح سەرپەرشتیەکە بەس ئەو کاتە مامۆستا حەسەن و مامۆستا ناسیحیش هاوکاری مەلا فاتح بن لە ئیشەکەیە ینی لەبەرەوە ئەوان لە ئێران و هاتوونەتەوە ئەمدێ ئەمان لە ناو کوردستانە بوون هاوکاری ئەبن و ئیشێکی باش ئەکرێ و وەکو بڵێ ئیسلامەتی و جموجوڵە ئیسلامیەکە هەم لە ڕووی دەعاویوە هەم لە ڕووی عەسکەریەوە بەرەو پێشچوونێکی گەورە بەخۆی بینێت کە مامۆستا ناسیع ڕۆڵێکی گەورە ئەبینێ لەو بابەتە. مامۆستا محەممەد ئەو سەردەمەی کە ڕابوونی ئیسلامی بڕیاری جیهادکردن دەدا دواتر لەلایەنی خوانەوە بێبەری دەکرێت و کە نابێت دەست بەدەنە جیهادکردن هەڵوێست و دیدی مامۆستا ناسیع چی بوو لەو بارەیەوە؟ ئێمە هەروەکو ڕاپەڕین ئەو کاتە کە من خۆم لە بەشێکی ئەحداسەکانە بووم لە ئێرانە کە ئەو کات مامۆستا مەلا عوسمان بڕیاری دا بزوتنەوە ئیسلامی دروستکە کە ئەو خۆی سەرکردە و شەخسی یەکەمی ئیخوان بوو بەڵام باقی خەڵکەکەی تر کە ڕازی نەبوون پەیوەندیان کرد بە قیادە ئیخوانی عێراقی ئەو کاتەوە مامۆستاش وەفدێکی نار بۆ سعودی ئەو پیاوە ببینن ئەو وەفدەش بریتیون لەم سێ کەسە باوکم کە چوون بۆ حەج بە ناوی حەجۆ مامۆستا مەلا محەممەدی وەزیر مامۆستا مەلا محەمەدی هۆرێنی ئەم سێ مامۆستا ڕۆشتن ئەو پیاوە کە شێخ ئوسامە بۆ ئەویان بینی ئەوش نامەیەکی نووسی بۆ مامۆستا داوای لێکردو کە ئەم ئیشە نەکە ئەم چەکداریشتە نەکە بەس مامۆستا وتی من ئەوە ئەمری خوایە مامۆستا مەلا عوسمان
گوێ نادەم بەمە لەبەر مامۆستا ئیشەکەی کرد و وەکوتم باوکشم لەو کەسانە بوو لەگەڵیا بوو ئێمەش ئەو کاتە وەکو لە تەسیرێکی ئەو ئیخوانێتە لەسەر خەڵکەکە بوو لە ناخۆش زۆر پێمان ناخۆش بۆ قەرارە بێمە یعنی ئێمە ڕەب توشتێکیش بێسەر لەبەر خۆمان کرد بوو بە ماڵ لەسەر ئیخوان ینی پابند بووین بەوینەوە بەو قەرارەوە بەڵام ئێمە هەمیشە لە هەموو قۆناغەکانە ئەو کاتانش کە چەکمان هەڵنەگرت بوو هەم خەڵکمان لەسەر جیهاد پەروەردە کرد هەم مرکزی تدریبی عسکەریمان هەبوو هەم مانۆڕی عسکەریمان هەبوو هەم لەگەڵ برایانی بزوتنەوە کە لەو کاتانە هەبوون ئێمە زۆر متعاون و زۆر هین وێتا لە زۆر چالاکی وشتی شاکەوانیان کرد ئێمە بەشدارە بووین و زۆر جار لە مەسایلی شەرعی وشتا لەو کاتانە ئەوان منیان بان کرد لە سنووری ڕەبجە حاجی قاسمەوە بەرانی تر کە بابەتێک شتێکی گرنگ بەهاتایەتە پێشەوە یان دێجار کاندێک وەسع دروستە بوو من ئەچوم نوێژی مزگەوتی پاشامە کرد خۆت بەمەدا لە کاتە حساسەکانە کە زۆر ئاوای تر خەریک و شەڕ و شت ڕوویەدا ئەوەنە تەعاون و برایەتی وشتیش خۆش بوو لە بینمان بەڵام بە شێوەیەکی ڕسمی ئێمە نەبووین لە قەزیەکە بەڵام وەکو تەعاون و بەشداریکردن و هاوبەشی ئێمە لە هاوبەش و پشتیوان و هاوکار بووین لەگەڵیانە و مەلاناسەیەکێک بوولەوانە کە زۆر سوور بوو لەسەرەوە کە زۆر داکۆکی لێ کرد کە زۆر وەکوت من ئەوەتەوتم سەرەتای ئینتیفاضە ئەو خۆی مەفرەستە شتی دروست کرد لەگەڵ ئەو برانێتی مامۆستا نازم و واقعیان برانی کە لەم دیو بوون ناردیان بۆ کەرکووک و ئەو شەڕانی کەواکو بەرەو ڕژێم خەڵکەکە ڕۆشت زۆر باشە مامۆستا ینی مامۆستا ئەگەر بزانین لە بەدرێژایی مێژوو هەمیشە سەرکردە ئیسلامیەکان دووچاری ڕاوەدونان و ئەوە دژایەتی بوونەتەوە بە تایبەتیش ئەگەر لەو سەردەمەیە باسی بکەین کە بەعس هەبوو تووشی کۆمەڵک باردۆخی ناخۆشە بوونەوە لە سزادان لە دوورخستنەوەیان مامۆستا لەو کاتە توانی دڵنێکی دلێری هەبێ ینی ڕۆڵێکی باش هەبێ کە دەوترێت تەنانەت لە کۆلێژی شادژی بەعسیەکان ئەوەستایەوە قسەی خۆی هەبوو ئەمە زۆر گرنگە کە بەڕاستیەتە دەبینین ئەو دەنگت لێرانە ئەوان ئەم ڕۆژان دروست کرد کە سەرکرد حیزب ئیسلامیەکان بە تایبەتی بگەن بەم ڕۆژی ئێستا وڵی دایمە خەڵکی ئیسلامی بە تایبەتیش کە ئەو وەزای ئیسلامی لە هەڵەبجا قەدیمتر بووە ینی سەحوە ئیسلامی و خەبەربوونە ئیسلامیەکە ڕۆڵی بووە و مەلاناسیش هەر کەسێ بیناسێ ئەوەیە کە پیاوێکی ڕاشکاو بووە پیاوێکی ئازا بووە پیاوێکی مجازەفە چی بووە سڵی لە شت نەکردوتۆ لە ئازایەتی و بوێری وشتا هەموو کە شایەتەوەی بۆدا ینی کاتێک ئێمە ئیعلانی کۆمەڵمان کرد دوای ئیعلانی کۆمەڵ بەماوەی کە حکومەت ڕووخا بڕارماندا من بیرم لێ لە کۆبوونەوەیکی سەرکردایەتە بچین بۆ بەغانە چین مەقەردانین هەندێک برامانەوە تۆزە تەردیدی بوو مەلاناسەیەکێک گولەوانە کە من خۆم لەگەڵی بوون چین لە کەرکووک مقەڕماندانە چین لە بەغا مقەڕماندانە لەو کاتا بەڕاستی هەندێک کەس لەوانێ بڵێم قەنەعەتی نەبوو بۆ بەهارەوە نەبڵێم قەنەعەتی نەبوو بۆ شتانە ئەوە ئەنجا مامۆستا ناسی وەکو سەرەتا باسم کرد دوای ئەوە بە ماوەیەکی کەم بوو بە مامۆستا لە ماوەت یەکسەر لەبەرەوە داوای بەعسیەتی بوون بە بەعسیەتیان لێکردنەی کرد یەکسەر لە وەزیفەکەی دایان بەزانین لە مامۆستایەتی و مدارسی کە وەزیفێکی باش بوو کاتە کە دێن بە مۆزەفێکی بەسیط لە دایرەی ئیشغال ئێوە کابرا ئەگەر مووقیفی نەبێ قەیچێکە هەزارها کەس کەیسێ لاف و گزافی کوردایەتی و ئیسلامی لێدا بووە بەعسی لە وەختانە بەس نەبوو ینی ئەوەش چی ئەوەش ڕنگ لە ئەوکو من سەرەتا بۆیە بە کورتێک باسی باوکم و عیلەکەم بۆکن ڕنگ لەو عیلەوە گرێت و من بیرم دێ مناڵ بووم مناڵوشدا چوون نەبوونە تەلایع هەبوو ینی تەلەبە و جلێکی شینانەکە دەبەردیفی بەعس بوو هەلە خۆکو مناڵ بەکو لاسایی مناڵەکان لە ئیبتیدایە بوون حەزمانە کرد ئیتر ڕۆژە باسم کرد لای باکوتی ناشتیوان نەکەی ئەوە حرامە نەچیشتیوا بکەی خراپ و پێەکەم اینجا هەندێک مامۆسا و خاڵک لەو کاتە تەلەڤیزیۆن زۆر کەم بوو یعنی ئێمە مناڵ بووین تەلەڤیزیۆن هێتا ڕەش و سپیش نەکملەوە ینی بەعزێ مەلا و مامۆساوشت تەلەڤیزیۆنیان وەرگرت بوو لە بەعس ئێمەش زۆر حەزمانەکرد چون لە ماڵان سێری تەلەڤیزیۆنمانە کرد ئەموو باوکە بۆ توش تەلەڤیزیۆن وەرە ئەیوت ئاخر عاقڵەوە حرامە چۆن وەری بووین ئێمە تەلەڤیزیۆنمان بۆ چییە جا لەبەرەوە مەلا ناسێ هەم لەوانەیە ئەم شایەتێ بدەم لە ناو مناڵەکانی باوکما لە هەمووان بوێرتر و ئازاتر و مجازەفەچی تر بوو بێ هەم لە هەموو حەداسێکیشا ڕۆڵی دیار بوو لە هەموو کاتێکا ڕۆڵی دیار بوو ینی چ ئیشکردن و مانوو نەبوون چ بوێری و جورئەت چ شت پێبوون و پێوەکوڵێ هەمیشە شتی پێبوو بۆ هەموو حەدەس و ڕووداوێک و پێشهاتێک و ئەوانە هەم مەسامەلا ناسەیە کە لە فترەیەکی زۆرە ئیشی کرد لە هەڵەبجەی تازە و هەڵەبجەی کۆن و بەتایەتی ماڵی ماوەیەکی زۆر لە هەڵەبجەی تازە بوو زۆر کاتی حەسار و گرانی ئەوانە بوو یعنی
خۆی دوکانێ دوسێ دوکاندانە بۆ بەوانە ئەژێ ئەوە زۆر یارمەتی خەڵکێدا ئەوە زۆری لەو کەسانی لە دەوری بوون ئیشی بۆ دۆزی بوون و دوکانی بۆ دانابوون ژنی بۆ هێنابوون خستبوونێ سەر ئیش و کار یعنی ئەمە ئیشێکی زۆر مهم تۆ بتوانانی ئیسلامی کە هیچی نەبوو تۆ بتوانانی ئاوا لەسەر پێی خۆ بوەسی وەڵی بیرمە لە ئێران هاتووە کە خەڵک بیری لە شتی ترەکردەوە بەڵی بەیە کۆچوین بۆ کرماشان چوە کۆمەڵە شتی دوکانی ناوکە لەیرە دوایە کە دوکان شتەکە دانێ و بیفرۆشن و خۆی پێ بژێنێ و مەکولە پێویستی بە خەڵک نەبێ پێویستی بە هیچ وەزعێکی تر نەبێت لەسەر پێی خۆی بوەسی لە ساڵی 2001دا قۆناغێکی دیکەی سیاسی دێتە پێشەوە مامۆستا لەگەڵ چەند سەرکردەیەکی دیکە کۆمەڵی ئیسلامی و کات و کۆمەڵی دادگەری ئێستادا دەمەزرێن ئەو هەلومەرجە چی بوو یاخود ئەو پاڵنەرانە چی بوو کە مامۆستا بیلەوە کاتۆ کە ئیدی ئەم قۆناغە پێویستی بە حیزبێکی تۆکمە و حیزبێکی باشەیە کە کارگەری باشێ بێت لە کۆمەلگادا لەو کاتەشدا دەزانین کە کۆمەڵێک حیزبی دیکە هەبوون لێر و لەوێ بەڵێ ئەو کاتە ئێمە بڕۆینە پێش ئەوە ئێمە بە ساڵێک پێش ئەوە زیاتر لە ساڵێک ئێمە یەکبوونی ئیسلامیمان دروست کرد لە بینی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕی ئەو کاتەیەکمان گرت و بۆ ماوەی ساڵێک دوای کۆنگرە بگرێتتر کۆنگرەکە هەندێک مەشاکیل وشتی لێپەیا بوو دوای کۆنگرەکە ئەوە بۆ هۆی ئەوەی کواکو دوایی مجموعەیە لەو سەرکردانی کە لە یەکبوونا هەبوون کە بەعزێک لەوانی ڕاپەڕین و مامۆستا عەلی باپیر بیر لەوە بکەن و کۆمەڵی ئیسلامی ئیعلانکەن کۆمەڵی ئیسلامی ئەوە بۆ ئەو حیزبە ئێمە کۆنگرەیەکمان گرت کۆنگرەکە هەندێک خەلەلی تیا بوو بەڵام بەو شێوە ناکە ئەو کەسانی کە دواتر ینی ئێمە کۆمەڵی ئیسلامیمان دروست کرد و ئەوانمان جێڵا ئەوان زۆر ناحەقیانە کرد ینی زۆر ینی کۆنگرەیە کرا کۆمەڵی خەڵک دەرنەچوو ئیتر کرا بە مشکیلە و تەداخولاتی ئەم لاولاو ئەوانە ئێوتمان قێچەکان دێکیان ئەهێنین ئەوانش کە دەرنەچوون کەچی ئەوان ئەو تەرەفی ولا ڕازی نەبوون هەریانە بێ هەمووی بێتەوە نەک هەمووی بێتەوە بێ هەنێ لەمانەش دەرچوون نەبن ئاتۆ سێرەوە ینی ئەوەی دەرنەچوو بێتەوە ئەوەش دەرچوە بێ هەندێکی کەوان بەدڵیانێ نەبێت ئیتر لەوە مشکلە دروست بوو ئەو سەری کێشا بۆی کەواکو ئەو وەزە بە کەڵکی ئەوە نایئینسان تیا بمێنێ بۆیە ئێمە ئیعلانی کۆمەڵی ئیسلامیمان کرد بە قیادەی مامۆستا عەلی باپیر و بەڵام مامۆستا ناسێ یەکێک بوو لە سەرکردە زۆر دیار و بوێر و ڕۆڵبینەکان کە ڕۆڵی گەورەی بینا لە ئیعلانی کۆمەڵە حەق بێژ بوو هەر بۆ ئێژمەستا کاتێک کە مامۆستا عەلی باپیر داوت کرا بۆ ئەو دی و بۆی دانیشتنیە بکەن لەگەڵ ئەوانە و دەگەڵ بزوتنەوە بزان هیچ ئەکرێ و ناکرێ و ئەو وەزع چارەسەرێ بکەن بە حسابی خۆیان مامۆستا ناسی دانا لە جێ خۆی کەواکو لە جێ ئەو ئەمیر بێت تا مامۆستا ئەگەڕێت و طبعا لەو کاتانش هەموو مەشاکیل بوو دەوروبەری ئەمە هەمووی مەشاکیل بوو ینی هەمووی وەزعی ناڕەحەت بوو بەڵام مامۆستا ناسی زۆر بەچاکی وەزعەکەشی ڕاگرت وەسەیتری بە سەر وەزعەکەشا کرد و بیرشم دێ لە ئیعلانی کۆمەڵە هەندێک شوێن هەبوو کە بە گرفت ئەزانرا یەکێ لەوانە ئەو هەڵەبجەی تازە بوو کە من و مەلاناسێ بۆ ئەوێ چوین ینی هەندێک خەڵکی لێ وتیان لەوەن چه مەشاکیل وشت دروست بوانە ئێمە چوینە ئەوێ و نێشمانیڵا الحەمدوللا مەشاکیل دروست بێ و کە هەموو حیزب و قیادە ئەو کاتێش ئەو خەڵکو و شوێنانەی پێ مشکیلە بوو بەڵام الحەمدوللا چارەسەر کرا و ئیعلانی کۆمەڵیش کرا و ینی حاڵەتێکی نەبێ ژێک لە وەکو چۆن لە شتێکی غێر مەقسوود ینی ئەو کاک سەردار برای مامۆستا دلێر و حاجی دڵشاد شەهید بوو ئەگەر نا هیچ حاڵەتێکی کوشتنوشتی تیا ڕوویندا کە حاڵەتێکی ئاوە حیزبێکی چەکداری گەورە ئاوا جیاببوونەوە ڕووبدا هەموو مقەڕەکان تێکەڵ بێ بەڕاستیەوە شتێکی زۆر حەکیمانە و زۆر ژیرانە بوو کەکە زۆر باشە مامۆستا یعنی دەبینین ئەو لەو کاتە ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵ بوو و پێشترش مامۆستاناسی هەر لە زەمانی ڕاپەرن شار ئەندامی مەکتەبی سیاسی بووە بەڵێ دواتریش بوو بە ئەندام پەرلەمان لە عێراق بە باسێک لەو ڕۆڵەش بکەین کە مامۆستا هەوڵیدا بۆ ئازادکردنی چەندین کەس کە لە بەغاوە گیرابوون لەلایەن ڕژێمی ئەو کاتەوە ئەمە ڕۆڵ و کاریگەری مامۆستا لەلایەن ئەمریکەکانەوە گیرابوون عەفو لە عێراق مامۆستا ڕۆڵی هەبوو لە ئازادکردنی ئەوانە وەکاری ئەکرد بۆ ئەوەی کە هاودەنگێکیان بۆ بکاوە یارمەتیان با بۆی کە لەو دۆخەی ناڕەحەتی ئەو کاتە دەربچن ئێمە جەنابی مامۆستا عەلی لەگەڵ کۆمەڵێک لە برا کە چوون لەگەڵ ئەمریکیەکانە دانیشن لە نزیکی دوکان گیران و بران دوای تبەتوو سێ قۆناغ بران بۆ بەغاو لە ئەمریکیەکان ساڵ و نیوێک ئەوەنە زیاتر مانەوە بە دوای ئەوانە زۆری پێ نەچوو ئێمەش گیراین ئێمە دەوری دە 15 کەسە بووین لەگەڵ 15 ئافرەت و خوشکا لە بەغا لەم قەڕەکەی بەغا چووبین لەوێ بۆ خوێندن شت تەقدیم بکەین بەڵێ یەکسەر گیراین ئافرەکان دوای دوسێ ڕۆژ بەردران بەس ئێمە دەوری مانگێک ماینەوە لەوێ یعنی لەو کاتا زانیمان کە مامۆستا ناسیح زۆر ڕۆڵی بینا بوو بۆ بەردانی ئێمە
پەیوەندی بە هەموو حیزبە سیاسیەکانەوە کردبوو بە ئەیاد علاویەوە کردبوو بە حیزبی ئیسلامی ئەو کاتە دکتۆر محسین و ئەوانەوە کردبوو بە حیزبە شیعەکانەوە کردبوو کە لەوانەیە ڕۆڵی بوو ئەو محاولاتانەی ئەویش لە بەردانی ئێمە کە ئێمە زۆر نەماین و کە بەڕاستی ئێمە ئەمریکایان پیاوتین ئێوە وا متهم بوون کە زۆر خەتەرن کە ئێوە زۆر ینی تەبەن بە تەیارە و دەبابەشت هاتن دەوری مەقەڕەکان ینی لە سعادێکی شەوە وتی ئێمە خەبەرەکەمان وا بۆ هاتووە ئەم مەقەڕە ئێوە کۆمەڵە چەکداری زۆری لێ کۆمەڵە سەواری خوسیلاحی قورسیتیایە لەوانێت چەند ڕۆژ شەڕ بێ وا هاتبوون ئیتر کە بینیان عیجیتیانێنە پیان سیر بوو یعنی ئەوە خەبەرەکە خراپ لە ئێمە درابوو و ئەو خەبەرەش بۆوە درابوو بەڕاستی ئێمە دوای زانیمان بۆی مەلاناسیە بگیرێ بەس مەلاناسیە و شەوە لەوێنە بۆ قەدەری خۆ یعنی ئەو بقەڕە مەلاناسیە بەردەوام لەوێ بوو بەس ڕۆژێ پێشەوە هاتبوو بۆ ماڵوانی گەڕابووە ئیتر من و کۆمەڵە برایتر لەوێ بووین مەسا من جێمام لەوێ لەگەڵ کۆمەڵە برایترا لەبەر مامۆستاناسیە زۆر ڕۆڵی سیاسی ئەبینی ڕۆڵی علمی مەسا کۆمەڵە تەلەبەی زۆرمان وەرگیرا لە بەغا خریجی عەبدوڵای کوڕی عومەر هەمووی بە جوودی مامۆستاناسیح بوو طبعا هەندێک برایتریش هاوکاری مەڵا دەوری ڕئیسی ئەو بینا کە ڕئیسی زانکۆی ئەناسی کۆمەڵە شەخصیات و کەسایەتی ئەناسی کاری لەسەرکردن کە ئێمە زیاد لە 4000 تەلەبەمان چووە لە بەغا وەرگیرا و خوێندوێتی بەڕاستی جوودی مامۆستاناسیح بوو بەڵام علاقەش لەگەڵ حیزبە سیاسیەکانە علاقەی بۆ دروست چکۆ تەنها کەناڵی ئێمە بۆ پەیوەندی لەگەڵ عێراق و حیزبە عێراقەکانە ئەو مقەڕەی بەغا بوو کە مامۆستاناسیح لەوێ بوو لەبەرەوە زۆر علاقەیەکی چاکی لەگەڵ حیزبەکانە دروست کرد بە تایبەتە حیزبی ئیسلامی و ئەوانە اینجا ئێمە خۆمان لەوێ بووین من و مامۆستا دێر و مامۆستا یوسف بە تایبەتی مامۆستا یوسف یعنی ئێمە چوو بووین لەگەڵ هەموو زانایان و ئیمام خەتیبی مزگەوتەکانە پەیوەندیمان دروست کرد سەردانی هەمویان کرد بوو سەردانی بەشێکی زۆر لە شارەکانمان کرد مەسا ئێمە هەر ئەو کاتە تازە مقەڕەکە دامەزا بوو چوین سەردانی ڕوومادیمان کرد سەردانی فەلوجەمان کرد سەردانی کوبەیسەمان کرد چون خەڵکمان بینا مامۆسایان عەشایر ینی ئەم وەزعی خۆمانمان پێ حاڵی کردن لێمان حاڵی کردن کە کۆمەڵی ئیسلامی چییە کە وەزعی عێراق بەکوێ گەشتووە کە چ ئەگوزەرێ لە کوردستان و لە عێراقا بەڕاستی ئەوان تۆزێک بێئاگا بوون لە وەزعەکە مامۆستا ئەوەی بەلایەوە جێگەی سەرنجیانی لەگەڵ هەموو ئەم بابەت و کێشمە و ململانێ سیاسی و ناڕەحەتیانەکەی بووە خوێندنی وەلا نەناوە ماستەر نامی ماستەر نامەکەی تاوا کرد بەداخەوە کە مەرگ گفتوگۆ لەبارەی نامەی ماستەرەکەی و بکریان مەبەستمەوەی ئەم پێگەیشی هەبوو لە کاتێکا بەردەوام یەکێ لەو خاڵانە باسی بکەم مامۆستاناسیە لە خوێندنا زیرەک بوو یعنی یەکێک بوو لە تەلەبە زیرەکەکان لە هەموو قۆناغەکانی خوێندنە و مامۆستاناسی مەسا ئەو ماوانەی کە لە ئەڵەم لە هەڵەبجەی تازە بوو ساڵانکی زۆر هەر خۆی یەک کۆمەڵ مزگەوتی کردو لەوێ خانووی و دووخانویان ڕووخان دویان کرد بە مزگەوتێکی بچووک یعنی زۆرێک لەو مزگەوتانی هەڵەبجە تازە کە دروستکران مامۆستاناسی دەوری سەرەکی وتیانەوە خۆی لەوێ بووە خەتیب بەرمێمە تەعینی و قاوەیەکێک بوو لە خەتیبە دیار و بەرجەستەکان و کە زۆرترین خەڵک و موسڵمان لە مزگەوتەکەی بەشداری نوێژی جومعەیانە کرد و دواتریش کە چووە بەغا یەکێک لە کارەکان کردی ئەو مەسەلەی هی نەبوو ئەو مەسلەی خوێندنە بوو وەکوتم ئەو هەتا زۆر تەرجیعی منی کرد من زۆر ڕغبەتم لێی نەبوو وتی شاهادە و شتەکانی بێنە با لێرە تەقدیمی کەمەوانە ئەو کاتیانی ئەو ماجستێری خۆن من لە زانکۆ بووم یعنی لە پۆلی 4 بووم کولەی ئیمام عەزەم ینی تەشجیع ئەو بوو زۆرێ لە خەڵک و لە برایان و لە ئەندامانی کۆمەڵی تەشجیع کرد کە لەوێ بخوێنن و زانکۆ تەواو بکەن و ئەیسە زۆرێکیان یان ئیمام خەتیبن یا مدەڕیسن یا هیان لە دکتۆرا و ماجستێر و ئەوانەشیان تەواو کردووە کە ئەو زۆر تەشجیعکرد بەڕاستی دەرفەت و کاتەیە دۆزیێ لە کاتێکە ئەم کێشم و بابەتە سیاسی وەڵڵای زانچی لەوێ ئەو کاتە حکوومەتی عێراقی کە ڕووخابوو ئەو جامیعە ئیسلامیە جامیعەیەک بوو کاتی خۆی تەلەبەی خارجی وەرەگرن خارجی عێراق ئێترەوە ژوای کرد بوو تەلەبەیان کەم بوو بۆ تەلەبەکان چوبوون و زۆر پێویستیان بۆ بوو تەلەبە وەربگیری ئێمەش بەعنی بەم تەلەبانێک کوچانێک فراغێکمان بۆ ئەوان پڕە کرد و خۆشمان ئیسفادەشمان لێ کرد و ئەو پیاوەش کە ئەو کاتە ڕئیسی زانکۆی جامیعەی ئیسلامی بوو ڕاستی ئەو دکتۆرە مامۆستاناسی عیناسی علاقەی لەگەڵی هەبوو وەسیقەیەکی تەواوی بە مامۆستاناسی هەبوو لەبەرەوە هەر پێشنیارێکی بۆ بکردای هەر شتێکی بوو تا ئەو پیاوە بەس لە چوارچەوەی قانون وشتا جێی بوایەتەوە بەگوێیەک ئەمە کۆتا شت بێ کە باسی بکەین مامۆستاوەکوێکێک لەوە هاڵاتیانی هەڵەبجە چەند ڕۆژێک پێش مردنەکەی وەزان پرۆژێکی بۆ شاری هەڵەبجە تەقدیم کرد لە پەرلەمانی عێراق بۆ خزمەتکردن بە شارەکە ئەمە خەمخۆری مامۆستا بۆ هاونیشتیمانەکانی بۆ شاری هەڵەبجە وەڵڵای پرۆژەکەی بە تەفسیل نازانم بەس من گوێشم لێ بوو خوێندیوەکەوەکو ینی هەڵەبجە هەندێک منکوبی هەیە خزمەتگوزاری نییە کارەساتێکی گەوری بەسەر هاتووە هەندێک
وەکو چۆن لەی خزمەت بکرێت تعویز بکرێتەوە زەرری گەورە لەو شارە کەوتووە ینی حتا ینی پێم وایە هەندێک جار ئینەکەی ویست نەیخوێنێتەوە ڕێیسی پەرلەمانەکە مەلاناسی هەر خوێندیەوە بۆیە ینی لەوانەیە بڵێم ئەمە تەنقیز نییە بۆ خەڵکی لەوانی ئەو چەند پەرلەمانتاریتر دوای هاتون و چەند دەوریتر بەقە ئەو ماوەکەمی مەلاناسی ڕۆلیان نەبینی بیا لەوانی هەندێک کردێتێن ئەوەی کە مەلاناسی دەستی پێکدۆم چۆن تەواوی کردووە ینی ئەو شتەکەی درو بە کورتیشەوە بڵێم ینی مەلاناسی خوالی خۆش بێ خوێنەوار و داعی بوو سیاسی و پیاوێکی زۆر سیاسی بوو پیاوێکی ئازا و ئەسکەری و نەترس بوو پیاوێکی دیبلۆماسی بوو لە علاقاتی سیاسیە زۆر علاقاتی فراوانی هەبوو کە وەکو باسمان کرد لە ڕووی کۆمەڵایەتی وایە ینی مامۆستا حەسەنی شەمێرانی خوای گەورە تەمەنی درێژکەوە خۆی فەرمی مەلاناسی ئەوەن علاقەتی کۆمەڵایەتی زۆر بوو لە هەڵەبجەی تازە من خزمەکانی خۆم مەلاناسی هەندێکیان لە من زیاتر علاقی بوو لەگەڵیانە ینی ئەوەنە تێکەڵاوی خەڵکیەکە ئەوەن لەگەڵ خەڵکا شارە زور و هەڵەبجەی تازە و هەڵەبجەی کۆن و سلێمانی و هەموو شارەکان هەولێر و ینی سە من زۆر کەس و زۆر برادری دیاری ئەم کوردستانە لە داعی و لە مفەکیر و لە خەڵکی شارە زاناسم ینی لە ڕێی مەلاناسی حب منە ناسێ ینی لە تۆشم خۆشەوی حەزەکەم لەبەرەوە برای فلان کەسی ئەوەن علاقەی فراوان بووە علاقەی هەتا کورد هەڵ نهاتوو لەسەر خەڵکیەکە کە کۆمەڵە کە خەڵکیەکە کە ئیسلامیە ینی علاقەکە فراوانتر و گشتگیرتر بووە حتا لە بەغا علاقی لەگەڵ هەندێک خەڵکە هەبوو کە تۆت پێت سیر بۆم جۆرە خەڵکانە کەچی ئاهاتنە مەقەڕشە و خزمەتی کۆمەڵیشیانە کرد و ئیشوکاریشان بۆ کۆمەڵە کرد زۆر باشە ئێمە دەرفەتمان نەماز بۆ سپاس بۆ مامۆستا محەممەد بامۆکی برای مامۆستای کۆچ کردو خی گەورە لی خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون هیواداری لەسەر ڕێبازی ئێوەش بەردەوام بن لە کاری ئیسلامی و سیاسیە دەستان خۆش بێ سوپاسەکەم بۆم دەرفەت ئەزیزان بڕگە و بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین سووتان لە تەوەرە و بابەتەکانی ئەمڕۆمان بینی بێ و توانی بێتان کاتێکی باش لەگەڵ ئێمە بەسەر بەرن بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێنی خواتان لەگەڵ